بکە خۆش نۆشی جام بە کەسێک گۆ پرۆژی بەلکی نوهال جمنکانە ئێوار بدەستێ سبێ بژی هون لە کوی دەرێ بن سلاوێ مە و هەموو هەواڵێمش بۆەوە هەنێ هێویدار و شەوەکە خۆش و بێژن ڕەمەزانەکە پیرۆز لەگەلمە ببهورینن ئیرۆ بەرنامامە سەر ژینگە هێز باوەڕ دکن هەموو مژار ژینگە هەن لێ ڕەنگینیاوێ تێژی ژوێ پێش بر کابلکی ئیرۆژی دیسا هەنێک لتەوی مەبوونە دەنگن خۆش دەنگێ نەهتەوی مەبوونە دەولی بەرنامە ببوونە هێویدارن گۆ تەف دەبسەرکەم لەوەیەک سەرکەوێ نصیب ئەو یان بێگومان دووبارە سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی دیکەی پارشیف ئەم شەویش لەگەڵتانین هیوادارین ڕۆژ و ئیتاعەتی هەموو لایەک قبول بێت و بکاتە جێی خۆی ئەم شەو بەشداربووی مناجاتمان هەیە 5 دانە بەڵێ دوێنە شەویش هەمان بوو بەڵام بەڕاستی بەرگەکان زۆر بوون هی پارشیف نەمانتوانی کە بیان ناسێنین ئەم شەو دەمانەوە بیان ناسێنین ئەو کەسانی کە بەشدارن و ڤیددیۆیان ناردووە بۆ بەشی پێشبڕکەی مناجات ئەنجا لەگەڵمان بمێنن پامی عەزیزی ئەمڕۆ ئەو شعرەی پێشکەشت کردین زۆر خۆش بوو ئەوە چه هەستێک بوو هی کێ بوو شعری حەزەتی وەفای بووە دەست خۆش بێ بەڕاستی زۆر تایبەت بوو ئەی تۆش سڵای خۆت ناگەێنی مناجاتەکە سڵاویگە مناجاتەکە سڵاوی سڵاو ڕێز بەڕێزان ئینشاءڵڵە کە هەمیشە خۆش بین هەموو کاتێکتان بە خۆشی و بە سەلامەتی و بە تەندروستی بێ سڵاو بۆ خەڵکی بە شەرەفی کوردستان لە هەر چوار پارچە وە لە هەموو لە هەر شوێنێکی جیهانن کورد بەڕێزە ئینشاءڵڵە ئەبێ هەر بەڕێستر و بەڕێستر و بەڕێستریش بێتن ئامین و ئامین و ژیانێکی خۆش بەسەر بەرێ کاک دکتۆر اینجا بەس کورد ناتکە وەرگرانمان لە نەتەوەی جیاوازن پەیامی عەزیزی سڵاو بۆ هەموو عالەم بۆ هەموو تەواوم کە بڕیم سلام بۆ هەموو جیهان هلو تانک یو بانی بە ئینگلیزیەکەی تۆم زۆر باشە جارەوە باشتر تخواگات تێ ببێ فێ باشە لەواتی بڵێ سانکیو بڵێ تانکیو مهم ئەوێ پەیامەکە بگە ئەوەی کە عەلاقەکەی من پێیان دەکەی تەواو وەک سەفخان گوتی ئەو شەو فۆکەسێکی باش دەخەینە سەر بابەتی ژینگە لەبەرەوە کە بەردەوام ژینگەی کوردستان بەتایبەتتر ئەو هەواڵانەی کە هەندێک جار باس لەوە دەکەن کە خۆڵبارین ئەو ساڵ زیاتر دەبێت ئەمەش کاریگەری لەسەر ژینگە دروست دەکات یان نا بەتایبەتتر لە ڕووی زانستیەوە ئێمە میوانێکی تایبەتمان هەیە دکتۆر ئەمڕۆ ڕووداویش پۆستێکی کردبوو تویان ئەو خانمانی کاتای سەماڵیان خاوێن نەکردوتەوانێ باشتە خەریک نەبن چکە لە ناوەڕاستی ئەممانگە دووبارە خۆڵبارینێکی زۆرە بێتەوە یعنی ئەو خانوانەی بەتەمان ماڵ پاکەنەوە بۆ جەژن جارێ زووە دووسێ ڕۆژ باوە دووسێ ڕۆژ ماوە بەجێش ئەو خۆڵبارینە دەستمالی کاک پێیان خانمانی کوردستان هەر زوو هەفتەیەک پێش ئەوە دەست پێەکەن ناوکەوانتەر دەرەهێنێن ئەی سیارە شوشتن سیارە ئەفشۆ ناوکەوانتەر دەرەهێنێن یعنی باوەڕکە هەنێکیان دەسەکەن بە قەنەفە گۆڕین و تاقم گۆڕین بۆ جەژن و وەڵڵا بەس بەڕاستی کە نزیک جەژندێ خانمان زۆر هیلاک دەبن بڕین بۆ مناجاتی پێش بەرگەکە ببینین کاکیان زانە ئەنجامی ئەو ڕابشپیابوونای لێ دەرێت مناجات دەبینیم و دەگەڕیم و بۆ خزمەتەوە بەڕێزانێ ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەڕێ چاوەڕوانتانین لێبیاون حازر یەکەم کەس ئەمێ دەست پێ بکەن ji bajarê Merîwanê Rojhilatê Kurdistan Merîwan دەڵێ شاری بەڕێزی مەریوان سڵاو لە هەموو خەڵکی بە شەرەفی مەریوان ئەحمەد جەمال ئەم لێ تەماشە بکەن گوهدار بکەن وصلى الله على نور كزور شد نورها پیدا زمین از حلم او ساکن فلک از عشق او شیدا از در هر دلی ذوقی و زود در هر تنی شوقی از در هر زبان
يكلي وزودار هرسري سودا وصلى الله على نور كزو شد نورها فيدا زمين از حلم او ساكن فلك از عشق و شيدا. هەر ڤیددیوەکی دیکەیان بۆ ناردین لە ڕۆژەڵاتی کوردستان بەڵێ لە لە سەقزی سەقزەوەیە نازار بەڵام خۆی ئێستا دانیشتووی شاری سلێمانیە سڵاو بۆ سلەیمانیان داریوشی کەریمزادە ڤیددیۆی بۆ ناردوین با پێکەوە گوێبیستی بین. يا رسول الله يا شاي مدينة هركس عشقت دلي مشينا يا رسول الله يا شاي مدينة هركس عشقت دلي مشينا شاوم برخوينا بريتناوم لدوري تويا من وانا ماوم شاوانا جيرم ما خالكيشم لدوري تويا من واغم كيشم هياينم دنيا ودينم توي شيرينم تخوا بجم مهلا وكاكا دكتور دادبانو وكاكا صفقة نفري سيوم كاكا عبد الخالق عبد الرزاق هوليري بريس صباب بقاصدي فرمانم ورأي باي صباب بقاصدي فرمانم بروخاتش مدينة بولا جاني جانانم بلي حبيبم كل قيدينم يا رسول الله بونا برسي حالم تو خدا زور پریشانم. پێم ئەم جارە بۆ یەکەم جار لە دەڤەری گۆرانەتی مەڕوان بازید لە کەڵکچی سەر بە قزا شێخانی پارێزگای دهۆچیش بەشدارە لەگەڵمان ئەم شەو ئەویش بە مناجاتێک بەیەکەوە سەرنجی دەدەین بزانین ئەو چۆن خوێندوویە. سڵاو بۆ کاکە مەروان و بنەواڵەی محتەرەمی تام چی دەکەی کاکە مەروانە آريا خاكم بسروي بابا عمري خدا تو بمجينا تال برقا في كسيد مريم بضايع شو لما لا يعني وقت همو يعني دبي وقت لب الوقت بخوازم تاتيا بمرم ونفري آخر كأمشاو لبيجبرقي مناجات بجدارة كاكا محمد إبراهيم لچوار قرنوا سلاو بو خلقي بشرفي چوار قرنا تبرا رانيا هي قريداي رانيا يا الله كاك محمد بزام چی دكي شو بابا عمري ببي هدا لدز دنيا سبيبو ميسر ورمراش ببي زهدو ببي تقوى أبم حالا تنون ربي
طلبكم جنة المأوى أمن دستم بداماني تعي مولاي درويشان أمن روحم بقرباني تعي آغاي درويشان ئەگەر مناجاتیان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی جروداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانجی بە ئیمێلا pashiv@rudaw.net را ژمارەڕێ چاوەڕوانتانین لە هێویاوە یاڵەدا دەباردا قسە چی هەیە وەڵا دەستیان خۆش بێ بەڕاستی بەڕاستی زۆر دەنگتان خۆش بوو بەڕاستی یددیۆی چاکیتیا بوو ئەجا نازانین پێشبژێکە هەست دەکەین زۆر گەرمە بێ دەنگدان لە ئێستا و دەست پێ دەکات لە پەیجەکانی ڕوودا و لە سۆشەڵ میدیا لە ئینستاگرام لە فەیسبوک ئەتوانن بڕۆن دەنگ بدەن بەشدار بن لە مناجاتەکەوەگەنە بە قورعان لەگەڵ کاک جیمی قسە دەکەمە جیمی بەشدار بن فیلمی ویدۆی باشمان بۆ بەری بەڕێبکەوە کاکە 2 هەفتەتر ماوە یعنی 2 هەفتەتر ماوە ڕەمەزان تەواو بێ ئێمە هەمیشە ئەبێ هەرشەو ئەبێ 5 کەسەکەمان بێ تا بتوانیم لە فیناڵێکی بە قووەتمان بێ یعنی فیناڵێکی بەتوانامان بێ کە بتوانیم ئەوەی کە مستحقە ئەوەی کە شانە ئەوەی کە مستحقی نەفەری ئەوڵە براوەی ئەو خەڵاتە زۆر گرینگە کە ئینشاءالله بیباتەوە کاک سەفخەنگیاندەی خۆ میێوانێ مەژی ئمە بەحسا ژینگەهێ بکن پێرێ هاانێ تەیرەکانی بوون ئەو سەقر ئانی بوون نەسر ئانی بوون باز ئانی بوون مە بەحسا ژینگەهێ کرد وڵای دڵم خۆشۆن زای تێروشتێنەوە دیسانەوە شتێکی دەبێت خەلیێ پاراستنی ژینگە میێوانێ مەژی دەربارەی ژینگەهێ مێ بەحسا ژینگەهێ بکەش بەر جا هاوشاری منە کاکە مامۆستەکی وان ئەم جەدی مانەخواست ناخم تلگەلوی قەسە بکە ئەرێ وەڵام جدیان کەرەم کە برا السلام عليكم سلام زۆر بەخێر هەرخوە پەیامی عەزیزی گەشت فەرمون گەشت بۆ خەڵکی باژاری بەخوا کاک پێم حەق لێ کاتەوە ها ئەڵێ گەشت بوو خەڵکی ڕۆژنە سپاس بەڕێزن باشن زۆر سپاس پەیامی عەزیزی هەرکە گوتیان ئەمە هاوشاری ئەوە یەکسەر گەشایەوە مامۆستا کەیوان جەنەبالی خاکە کرمەشەی نەوەڵڵا سنەم کاکە وتیان کرمەشە فامیلەکە وایە ناوی فامیلەکە ماشال هەیە سنا و کرماشە هەردووکیان پێکەوە برات بەس ئەوە بە وتیان کرماشای وتم بەو شێوەوتم وتم کە بە زمانی کەلهۆڕی لەگەڵی قسە بکەم کاکە زۆر بەخێر هاتی مەمنونم زۆر کاکە ئەمن یعنی ئەمن ژیان دەکەم وەختی دەڕێ باژاری هونەرێ بەڕێزن پایتەختی موسیقیە کاکە مامۆستا با ماشەڵە دیسا دەبێژن وێ خۆلی بارە خۆدی خێرێ بارین انشاءالله سەدەمێوێ چی ئەف خۆلی بارانە هاانێ سەر کوردستانی والله سەرەکیترین هۆکاری وشکە ساڵیە بەڵێ گۆڕانی کەش و هەوایە گۆڕانی کەش و هەوا بە ئام بەڵام لێرە هۆکاری سەرەکی با بڵین وشکە ساڵی بووەتە هۆکاری ئەو بارینی خۆڵ و ئەو شتانە لە داهاتویش ئەگەر هەر ئەوها بەردەوام بین کەمترە و نابی و زۆرتریش دەبێەوە بزەکە وەبزان بەرەو قیامەت دەڕۆین هەرمینی کاکە وەڵڵە برا هەرچی دەڵێن کاکە ئەمساڵ باژەوی ناوی هەر بەرە وشک ساڵی دەڕۆ کاکە ئەوە بەخوا ئاوی بەخوا ئەو نەماوەکە ئاو ماوە کاکە ناوی خوای بینە هۆکاری ئەو وشکە ساڵی چیە مامۆستاکە بەخوا هۆکاری زۆرە یعنی لە بواری ژینگەیی و جیۆلۆجیکی و کەش و هەواناسی و ئەگەر تۆ شەیبکەی بەڵام هۆکاری سروشتی هەیە هۆکاری دەستی مرۆڤیشی هەیە خۆمانی هۆکارەکانمان هەندێک بۆشیکەیتەوە بەڵێ هۆکارە سروشتیەکان دیارە یعنی بە ئام یعنی لە تاریخ و مێژووی گۆی زەویە هەمان بووە هەندێک جار با بڵین تەرساڵی دێ هەندێک جار وشکە ساڵی دێت وەکو سایکل و سۆڕانەوەی گە دەسۆڕێەوە بەڵام زۆرترین کاریگەری گووە هەبووە هۆکاری گووە ئێستا دەیبینین
هۆکاری خۆمانین مرۆڤ ڕێژێ دانیشتوان زۆرەوە بووە زۆر زۆرەوە بووە و ئەوە یعنی نەپاراستنی ژینگە تێکدانی با بڵین ئەو پەتەرنە لەوە لە ژینگە و جیۆلۆجیە زۆر گرنگن ئەوانە کە تێک دەدرێت کە لە ناو دەچێت ئەو پەتەرنە لە هەمووی کاریگەری هەیە لەسەر بوو نمونە دروستبوونی زۆرتری وشکە ساڵی یان بارینی خۆڵ یان نازانم ئەو کێشە لەوە لە ژینگە هەموو جارێ دەبینین و لە ژیانی ڕۆژانەی خۆمانە کاکەوان نەپاراستنی ژینگە و تێکدانی ژینگە کە ئەڵێ مرۆڤ خۆیەتی مەبەستە چییە؟ بەسەر و فڕێدانی خۆڵ و خاشاکەیە یان چی دین؟ پێشەسازی کە زۆرە دەبێ هەندێک فاکتۆر هەیە یەک و دوو نییە پێشەسازی گەشەکردنی شارەکان شار و شارۆچکەکان کە گەورەترە دەبن سیارە و ئەوانەی کە یعنی هاتوچوو زۆرترە دەبێت ئێستا ئەو بنزینە کە بەکاردێت ئەو بنزینە بەڕاستی ڕێژەی قڕقۆشمی زۆری تێدایە ئەوە کێشە دروست دەکات هاتوچوو ئەو سیارە تایەی ئەو سیارەوە لە هەمووی پلاستیکی ورد مایکرۆپلاستیکی پێدەڵن فڕەدەدا ناو ئەتمۆسفەر ئەوە تووشی ئیمە هەڵی دەمەژین دەڕوا ناو سی ئیمە تووشی کێشەمان دەکات و هۆکاریەلی زۆر باشە دەڵێن چەند ڕۆژی داهاتوو خۆڵبارینە کەی دەکات بە بزەبت ینی بە دقیقی بەخوا ئەوە دیار نییە یعنی ئەوەی کەش و هەوا ناسی دەڵێ بەڵێ دەڵێن لە ڕۆژێلی داهاتووە دیسان ئەو خۆڵبارینە زۆرەکەەوەی کە ئەم دەی چەند پێشوهات ئەوەی کە چەند ڕۆژ پێشێستا هەمان بوو ئەوە کە هیچ تێپەر بۆ ڕۆژت دەڵێن لە ڕۆژێلی داهاتووشە لەوانەیە هەمان بێت کە ئەوی شوکارێلی تایبەت بەخۆی هەیە کە سەرەکی تەری نێروە باسمان کرد وشکە ساڵیە بەڕاستی ئەم چ بکن تا ئەم ڕێ لەبەر بگرن جارانێک دەبێژین بێدارا بچینن دەبێن ئەو دەبێژن نشینکایی بچین چی مەرۆ کار چ بکە بەڵێ ڕێکار زۆرە ڕێکار کەم نییە بەڕاستی سەرەکی ترین ڕێکار بەڕای من ئەوەیە تۆ لە هەر شوێنێک لە هەر ناوچەیەک لە هەر شارێک با بڵین دەبێ پلان دابنیت ئەو پلاندانانە زۆر گرنگە یعنی بە پلانەوە یعنی هەم خەڵک لۆ خۆی هەم حکوومەت هەم سیستم هەم ئەو وڵاتە دەبێ پلانێلی درێژخایینی هەبێت لۆ کەش و هەوای خۆی لۆ پرۆتۆکۆلێلی با بڵین پاراستنی ژینگە لە بەرچاو بگرن ئەوانە زۆر گرنگە لە ئەو پلان چ پەیدا باشە وەک چ پێشنیار هەنێ بەخوا دەبێ بەرنامە دابنی بوو نمونە چون دەتوانین ڕێژەی پیسبوون کەمە بکەین بڵێ کە ئەوە خۆی ئەنێ ئەگەر بین و ئێستا لەسەری قسە بکەین لەوانەیە 2-3 سەعات خلاص نەبێت ئەوەندە ینی بربڵاوە بابەتەگە زۆرە بەڵام ئەوەی کە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە هەر تاکە کەسێک دەتوانێت بیکات کاکە من سوالێکم هەیە چون هەر شتێک زمانێکە تا لە قورآن هەیە ئەوە جنابی دکتور لێرایە هەتا درەختەکانی سوژدە بۆ دەبن بۆ خوا زۆکری خوا دەکەن وایە ئەبێ مەسەلەن ژینگەی ئێمە لە دەستی ئێمە ناڕەحەت ببێتن مەسەن ئەوە شتێک هەیە کە ئێمە ڕعایەتی ناکەین ڕعایەتی ژینگە ناکەین ژینگە لە دەستی ئێمە ناڕەحەتی ببێت بەخوا وتارێک هەیە دەڵێت کە ئەگەر ئیمە ژینگە بپارێزین ئەویش ئیمە و جیلی پاش ئیمەش دەپارێزیت یعنی ئەو شتە هەیە چون ئەو هەڵسوکەوتە ئەو ئینتراکشنە لە نێوانی خۆمان لەگەڵ ژینگە دوولایەنەیە ئەگەر ئیمە ڕێز بۆ ژینگەدا نەنین ئەویش تەئکید کاتێک کە با بڵێن تۆڕە بێت ئەو هاخۆی پیشان دەدات بە ئەوەی چەند ڕۆژ پێشێستاوە بینیمان نمونەیەک زۆر کچکەی بوو نمونەوەلی زۆر گەورەترمانیش هەیە کە هیوادارین لە کوردستان ڕوو نەداوشتانە باشە دکتۆر کەیوان لێرە و لەوێ ئێمە هەندێک جار لە میدیا بە تایبەتتر هەندێک لێدوان دەبین خەڵکانە قسە دەکەن دەڵێن ژینگەی کوردستان زۆر پیسە ینی زۆر هەندێک جار باسی ژینگەی هەولێر دەکرێت بە تایبەتتر کە مەترسی زۆری لەسرە بەڵام هەمیشە قسەی ڕاستەکە لای ئەکادیمیەکانە تۆ ئەکادیمیت مامۆسای لە زانکۆی سۆران هاوکات پێم وایە توێژینەوەشت کردووە لەسەر ژینگەی کوردستان و باشوور و ڕۆژهەڵاتیش گەیشتێت چی بە چ ئەنجامێک گەیشتی ژینگەی کوردستان پیسە چەند پیسە چەند مەترسی لەسرە وایە کاتێک کە باسی ژینگە دەکەیت تۆ دەبێت ئەو فاکتۆریەلە کە دەخیلە لە ناو ژینگە ئەوانە لە بەرچاو بگری ژینگە یانی چی ژینگە یانی هەوا ژینگە یانی خاک ژینگە یانی ئاو ژینگە یانی هەر شتی وا لە دەوروبەری کوردستان بە ئامیا ئەو توێژینەوە لەوە کراوە
ئێستا حالیان با بڵین وەزئیەتی نەگەشتوتە ئاستی زۆر خراپ و ئەوە الحەمدولله یعنی باشە تا ئێستا بەڵام ئەگەر ئەوها بەردەوام بین دەبێتی ئالارمی یعنی مەترسی کەم لێ دەدرێت ئاوی ناوچەی هەولێر دهۆک سلێمانی کامیان پیسترا ئەوەتان دیاری کردووە؟ بەڵێ ئەوەی کە تا ئێستا کراوە لەسەر با بڵین تۆزی سەر شەقامی پێدەڵن یعنی لە ئەکادمیا ئەستریت داستی پێدەڵن لە هەولێر کە ئەوەی کراوە زۆرتر لە ناوچەی هەولێر بووە ڕێژەکە چەندە؟ ڕێژەگەش دیارە یعنی بە ئاداد و ئەرقامی هەیە لە ناو شاری هەولێریش یعنی ئەگەر تۆشەی پلانی شاری هەولێر بکەی لەسەرەوە هەموو شاری هەولێریش وەکو یەک نییە هەندی لە گەڕەکە پیسترن هەندی لە گەڕەکە دوورن لە پیسی بۆ نمونە هەر ئەو ناوچەی دەوروبەری قەڵاتە پیسترین شوێن لە شاری سۆران هەر لێرێ هۆکارەگەیشی چیە هۆکارەگەیشی ڕێژەی هاتوچوو ڕێژەی ئەو ژمارانە ئێستا لای جەنابەت نییە بۆ وەرگرانی ڕوودا باسی بکەی بەخوا ئەو ژمارانە بزەبت بوو ئەو ساڵە بۆوە کرا بەڵێ دەزانی چ دەڵم یعنی تۆ دەبێ ئەوانە مۆنیتۆرینگی پێدەڵن یعنی دەبێ ئەو ئامارە لە بەڵێ بەردەوام بەڵێ 1 ساڵ 2 ساڵ 3 ساڵ 5 ساڵ 10 ساڵ 20 ساڵ تو دەبێ ئامار و دەیتای 20 ساڵت هەبێت ئەو جار دەتوانی دەرەنجامی بەڵێ شاری هەولێر بوو چی لێک دەڕوات ئایا خاوێنترە و دەبێ پیسترە و دەبێ ئەوها دەمێنێت ئەو ئادا دۆرقامەوە هەبوو بێزەبت بوو ساڵی بوو نمونە 2016 ئەوانە بوو دەگۆڕێت شتێک نییە نەگۆڕێ ستیبل نییە ئەوە لە کوردستان ناوەندێکی ئەکادمی و هەموو زانکۆیەمان هەیە بەێ بە بەردەوامی چاودێری ژینگەی کوردستان دەکەن ساڵان ئاوە توێژینەوە بکەن ئەو مامۆستایانەوە اختصاسیان ژینگەیە و لە بواری ژینگە و ئیش دەکەن هەر کام لەو فاکتۆرە لەوە باسم کرد یعنی مامۆستامان هەیە اختصاسی بەس خاک ئاوە هەوایە نازام دەوروبەرە بەڵێ ئەوان بەردەوام دەکرێت ینی شتێکی ڕێکخراو نییە بەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا بە هاوکاری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ناوەندە ئەکادمیەکان سنتەرەکانی توێژینەوە زانکۆکان ڕابسفێری بەوەی کەوا بەلای کەمی هەر یەکەی مەسەلەن ساڵانە بە بەردەوامی توێژینەوە لەسەر ژینگە بکەن من وا وەرمگر لە قسەکانی بەڕێزت کە ئەمە نییە ئەم پلانە تۆکمەیە نییە بۆ توێژینەوەی بەردەوام ئێستا نەکراوە تا ئێستا مامۆستایان و قوتابیان خۆیان هەوڵێکی تاکە کەسیە بەڵێ تقریبان ئەرێ والله بڵی پلانێت هەبێ کە یەکەم جار باسم کرد مەبەستم ئەوە بوو کوردی کەبن هەی پندێ کوردان دەبێ دەستەکتەن لێ چەپکان ناخن ئەس باوەڕ دەکەم هەر باژارە کە گەر دەسێ خۆ نەخن هەفتوو ئالیکاری نەکرد بەر پرسگرێکا ژینگە هی پرسگرێکە جیهانی گشتیە گرێدای هەفتووی ئەف خۆلیا گوتێ تۆزا گوتێ وەک دەبقی دەڤەرێک سەحرا بە یابانێتێ ئەف خۆ خەلیا هەرێما کوردستان یانژ دەڤەرێک تێ وەکت بێ کۆچبەر دەبێ هجرەت الڕیمال چێت بتێوێ دەجەمە بەڵێ سەرچاوە و سۆرسی خو کوردستان نییە لە شوێنێلی دیکەوتێ حتا ئەوەی کە چەند ڕۆژ پێش ئێستا هات لە ناو خودی عێراقیشەو نەبوو یعنی لە سەحراول و بیابانێلی ئەفریقاوە هاتە ناو ئەو وڵاتیە تێپەر کرد هەتا گەشتە هەریمی کوردستان و هەتا تێپەڕش بوو هەتا سنووری ئەفغانستانیش ڕۆشت پاشەوە کەم لە غەڵزەت و کانسنترێشنی کەمتر ئەو بوو بڵاو بوو نەما لە ئەفریقا هاتووە بەڵێ کاکەیوان ئەم خۆڵبارینە کە دروستە بێت لە چەند ڕۆژی داهاتوەوەی پێشووتریش ئەبێتە هۆکارێکی زیان بە چێکێنێ زۆرتر بێت جگە لە مرۆڤ لە ڕووی ژینگەیەوە چ زیانێک دەکێنێ بەخوا جیا لەوەی کە خۆمان تووشی کێشە دەکات وە سەرەکی ترین کێشەش هەر کێشە لەو مرۆڤ دروست دەکات لە هەر تەمەنێگە و لە تەمەنی زۆر کچکە هەتا ئەوانەیە کە تەمەنیان لەسەرتەرەوەیە خۆماندی بە چاوبینیمان چەند شار و شارچکەکانی پیس کرد بەڕاستی سیاراتی پیس کرد خانووی پیس کرد جامی پیس کرد ئەوەی کرد سەرچاوەلی ئاو پیس دەکات تاکیت لەسەر باغ و باغات کە دادەنیشێت زۆر کێشە دروستەکە جیا لەوە ئەگەر باسی بکەین لەسەر باغ و باغات و کشت و کاڵ و ئەوانە زۆر یعنی خەتەرناک و مەترسیەلی زۆر خراپی هەیە بڵێ دکتۆر ئانەکە ینی ئاناف خۆلیا گوتێش دەروی هەریما کوردستانێت دەروی وڵاتی مەتێ ینی دەرێبێ ینی مەرۆ چ بکە باشێ ینی چ دابیرەیان بکە باشە و باندۆراوێکێن بکل سەر خەلکێ هەرێک دەبێژن مەسەداتا دێن وەک دارن درێژ دەین ئەف دارێک و درێژ دەبن گۆ خۆلێ بگریان بەڵێ هەندێک وەکو تۆ بربەست دەتوانی دروست بکەی لە
دەوروبەری شار و با بڵین ناوچەوەلی خۆت بەڵام تو دەبێت لە سەرچاوە ئەوە چارەسەر بکەیت نەک ئەوەی کە تازە گەشتە ناو شاری هەولێرە من چ بکەم ئەویش کارێگە پێکەوە دەکرێت یعنی دەبێ ئیمە هەموو وڵاتیەل پێکەوە دانیشین بزانین سەرچاوەی لەکوێیە سەرچاوی ئەو تۆزە لەکوێ دێت بۆ نمونە لە سەحرای ئەفریقا دەبێت کۆبوونەوە بکرێت لەگەڵ ئەو وڵاتگەلە کاکە ئەوها شتێگە ئەتۆ ئەوە بەس کێشێتو نییە کێشەل و هەموو ئاە دروستەکات لو ناوچەکە دروستەکات دەبێت چون چارەسەری بکەین ئەنوا و ڕەوشێل و متۆدیێلی هەیە باشەکە کێوە من پرسیارێکم هەیە لە چەند ماوەی پێش و پێشەوەی پێ بخەینە بەهار و هاوی نەوانە زستان لافاو بوو ئەزانین هەولێر نیوەی لافاو برتی ئێستا خۆڵبارانە و بەڕاستی هەولێر ئێستا کەش و هەوایەکی هەیە کە پێشووتر ئێمە ئەوانەی کە خەڵکی هەولێریشن ئێمە کە لە هەولێرە ژین گەرمایەکی زۆر بوو پارەم کاتانە کە چی ئەم ساڵ فێنکە بە چاوی نەکەین مەبەستم ئەبینین بەڵام لە گەرمیان وشکە ساڵی ینی کەس تێ ناگات لە کەش و هەوا و جەوەکە ئەم گۆڕانی کەش و هەوای لە کوردستان بەرەو کوێ ئەڕوا بەپێی پێشبینەکانی ئێوە نەخشەی گۆڕانی کەش و هەوا لە هەرێمی کوردستان بۆ ساڵی داهاتوو چییە چۆن دەبێ بەخوا ناڵم ئەوە پێویستی بە دەیتای زۆر هەیە ئێستا تو ناتوانانی بڵێ بوو ساڵی داهاتوو چ لێ دێت ئەو قسە بکەیت تو دەبێت 20 ساڵ پێش ئێستا و دەستت بۆ ساڵی داهاتوونە بۆ ئەم ساڵ لە گرمیان بەفەرمی ڕاگەندرا وشکە ساڵیە وایە چی تری شوێنەکانی کوردستان باشوور مەترسی وشکە ساڵی لەسرە بە فەرمی ڕابگەینن من لەو نزیکانەیان وایە ئەوە دایرەی کەش و هەواناسی دەبێت ئەو بڕیارە بدات لەبەرەوە ئەوان جیهازێلی تایبەت خۆیانیان هەیە اختصاسێلی تایبەت بە خۆیانیان هەیە ئەو ئیشە دەکەن بەڵام ئەوەی کە با بڵین لە بواری هۆکار و سەرچاوت ماشای بکەی هۆکاری سەرەکی لە ئینگلیزی کلایمەت چێنجی پێ دەڵێن یعنی گۆڕانی کەش و هەوا بڵێ ساڵی پاربوو نمونە لافاو هات ئەو ساڵ هەوا ئێستا فێنکە نازام لەوانەیە ماوەی دیکە زۆر گەرممان بێت لەوانەیە ئەوانە ئەو پەترنە لە هەمووی تووشی گۆڕانکە هەمووی وەکو ئالارمێگە ئالارم ئەدا ئەگەر ئیمە ئەو شتاریە لە وەرنەگرین و چارەسەری نەکەین لە داهاتووە تووشی کێشەوەلی زۆر خراپتر گەورەسەکەن وەزعی ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە بەخوا ئەوی شوێن دەزانیت مەسەلەن هەندی شوێن جاری هیچ کێشێکی ئەویش تۆز بوو ئەوی تۆز بەڵێ ئەگەر لە بواری تۆزەوە بەسمان شێ بکەین هەندی شوێن تۆز کەدی ئالەمگیر بوو یعنی ئەو ئەوان یەگر بەڵام لە بواری ژینگەی بە ئام ئەگەر تەوا شایبکەی هەندێک شوێنی جاری هیچ کێشەی نیە هەندوو شوێنی کە پێشەسازی زۆرترەوە بووە باشترت لە باشوور وەزای ڕۆژهەڵات بەخوا نابێ ئەو قسە بکەی لە لێرە لە هەریمی کوردستانە هەندێک شوێنگەل هەیە زۆر پاک و خاوێنە هیچ کێشەی ژینگەی نییە بەڵێ وابوو لەو بەریش هەندێک کێشەگەل هەیە هەندێک با بڵین باشیگەل هەیە نابێ بڵێ کام لە پێشەوەی کام لە پاشەوەیە هەر ئەکۆسیستەمێک فاکتۆرەلی تایبەت بەخۆی هەیە بەداخەوە چەند ساڵی پار چەند کەس بەرادرانی عزیزمان لەوەی شەهید ئەرێ وەڵڵا دکتۆر شخوا هەند دەبێژن نیشانێ باشکردنا ژینگە هەیە ینی نیشانێ وێ هەن یەک جوان ژی مێشە هێنگوینن دەبێ نامین کاتێکە نامینن دەبێ ئەو نیشانەکە گۆ ژینگە تێک هێدی سەفخان خەمتە مێژەگینەکانە نەمێنێ ئەرێ وەڵڵم خەمی وان چەندانە هەفتێ و شەش جارێ دکتۆر زەیتونم هەیە هەنگوینم هیچ وە نەدیتی ژوەرتین و جاراتێ وایە دکتۆر ئانام ئەو مەوادێکی ماوی کارتین ینی زەڤیە خەلکێ فرە هەنە یاژی دارێکێکی هێتە درەشینە بە موادێک کیماوی ئەو تشتێن کیماوینە عادەیە لەوانێ دژیت کن یعنی ڕۆل و باندۆرا وانژی هەیل سەر تێکچوونا ژینگە هەیە تاکیت ئەوانە وەکو پێشان دەرگەلیگن لویمە یەکەم جار ئیمە بەوانە دەزانین کە ئەها ژینگە خەریکە تێک دەچێت خەریکە لە ناو دەچێت خەریکە شوێنێک تووشی کێشە بووە بەڵێ ئەوە زۆر فاکتۆرێک زۆر گرنگە بە پێ حتا پێشبینی پێ دەکرێت گەرک ئەو دەرمانێک دەرباس دەبن دەرمانێک دەرباسی هەریما کوردستانێت بن گەرک بن چاودێریە دەبن گە عادەیە حیوانە نەکن ئاژاڵە نەکن نابێ بڵی ڕێژێت بە سفر بینی شتی وە پرەکتیکاڵی وە لە کردارە ناکرێت بەڵام دەتوانی ساڵ بوو ساڵ کەمتر و کەمتری بکەی بەڵێ جناب مامۆستا ئەمن پرسیارەترم کرد عرضم کرد ژینگەیش ینی زمانێکی خاصی خۆی هەیە یعنی هەموو عالم زمانێکی خاصیە ڕاستە
ئەبێ بزانیم لە جناب پرسیم بزانم ئالارمی تەبیعەت ئالارمی خەتەری ژینگە چییە؟ لەکوێ بزانیم کە ئالارمی خەتەرە بۆ ئێمە خەتەرە ئیسا هەر کاتێک دی ژینگە شیاو نەبوو لوژیان کاتی یا بەردەوام ئێستا ئەو چەند ڕۆژە کاتی بوو پار بەڵێ لافاوێک زۆر قرس لە شاری هەولێر هات ئەوانە هەمووی ئالارمە هەمووی بە تۆ دەڵێ گۆڕانکاریک لە شوێنی دیکە و کراوە نەتیجەگەی تو بوو نمونە لە شاری دیارە گۆڕانکارێک لەکوێ دەبێ بڵێ بە توێژینەوە دیاری دەکات بڵێ ئەوە توێژینەوە لیزانستی دیاری دەکات بڵێ لە کوێنە نیشانەی چی بوو بڵێ لە فلان وڵات بوو نمونە بەنداویان بەستووە بوو نمونە ئەو بەنداوە بەسراوە زەویێلی پشتی بەنداوەگە هیچی ئۆکەیە ئەوەی هەیە ئاو لە پشتی کوب بۆ تۆ خەریکی کشت و کاڵ و تەرتیباتی خۆیانن ئەوەی پاشی تووشی وشکە ساڵی دەبێت یان ئەگەر بوو نمونە چون ئەگەر تووشی وشکە ساڵی بوو با بڵین زەرفیەتی ڕاگررتنی ئاویشکەمەوە دەبێت لە ناکاو کە بارانی تند دەبارێت ئەوە خاک جێزبی ناکال و خۆی دەبێت لەلافە ئەو کێشەوە لە هەیە بڵێ باشە دکتۆر کیوان بەدەر لە پلانی حکوومەت و ڕۆڵی ئەکادیمیا و زانکۆ ئەوانە ئێستا چ بە وەرگرانی ڕوودا و تاک دەڵێ بۆ نمونە من فەردێکم پێویستە چی بکەم بۆ ئەوەی ئەم کاریگەریە خراپانەی پیسبوونی ژینگە بەلایکمی من چ ڕۆڵێکم هەیە من دەتوانم چی بکەم زۆر ڕۆڵ هەیە ئەسڵەن یەکەم چت لە خۆمانەوە دەست پێ بکات چی بکە یەکەم چت هەر لە تاکە کەسەوە دەست پێ بکات پاک و خاوێن ڕاگررتنی ژینگە کەمتر بەکارهێنان لە هەر شتێک ئاو کەم بەکاربینە تا دەتوانیت کارەبا کەمتر بەکاربینە سەیارەی کچکەتر مەکینەی کچکەتر بەکاربینە کەمتر بسۆڕەوە بنزینی پاک و خاوێنتر بە کۆڵەتی باشتر و کەمتر بەکاری بینە دیسان بەس من مەبەسمە ڕێنماییەکان بەڵێ ڕاهێنان هەل لە تەمەنی زۆر کچکەوە زۆر دەوری هەیە لە مەکتەبەکانەوە دەبێت دەست پێ بکەین لە ناو کتێبەکانەوە دەبێت فێریان بکەین کە ئەو ژینگە یەک جارە دووبارەوە نابێت دەبێت پاک و خاوێن ڕای بگری هەتا کەمتر بەکاربینی هەتا باشتر بەکاری بینی گڵۆبی زیادە تو نابی هەڵی بکەیت دەبێت بیکوژنیتەوە دەبێت ئەوانە لە تەمەنیێلی زۆر کچکە و منداڵەوە دەست پێ بکەین هەتا ئیشەڵڵا کە ئەو جیلە دێنە سەرە و جیلی با بڵین ئێمە دیکۆر ئێمە ناچارین لەبەر ئەوەی هەمووی بە پێم وایە بە سیستەمی خۆی ئەندازیارەکانی ڕۆناچی دایانناوە وایە بەجینە ئێمە لە مەبەستم لۆکیشن و ئستودیۆیوە زۆر جوانەتەوە ئەوە بەڵام بە ئام ئەگەر تەواشای بکەی ڕێژەی پلاست بەکارهێنانی پلاستیک ئەنوائی ئەلاگەلی پلاستیکی لە کوردستان زۆر سەمات دکتۆر سەمات باندۆرا هەیە سەمات بەڵێ کیماوی سەمادا کیماوی باندۆراوی سەر ئەوە زۆر خراپە دەبێ ئەلاگەلی با بڵێن بە قۆماش چاکراوە یا خۆمان بە سندوقەلی ئەوانە بچین بەڵێ بە کاغەزگەلی کە دیسان ئەوە دەکرێتەوە ڕیسایکڵەوە دەکرێت ئەو شتانە زۆر گرنگە ئێستا سەرەکی ترین کێشەی با بڵین بژینگەی کوردستان ئەگەر لە من پرسیار بکەن یا لە هەر کەسێکی کە پرسیار بکەن کە چییە بەکارهێنانی زۆری پلاستیکە و پلاستیکە لەوە ڕۆژانە دەچین لە بازاڕا چت دەکڕین هەتا کەمتریەوە بکەین هەتا چت بە فەل بکڕین زۆر باشترە تا ئەوانەیە کە بەستەبەندی کراوە وڵاتی پێشکەتی ئەو زبل ژێر بێژ چێ قاشاک قزێز جام لە حاشوشە الحاڵی خۆی بەڵێ دەبێت تەفکیک بکرێت زبلەکان بەڵێ دەبێت تەفکیک بکرێت یعنی ئەوە ئیشی شارەوانیە خۆمانیش لە ماڵەوە دەتوانین شوشە بە جیادا بنین کانزاگان بە جیادا بنین کاغەز بە جیادا بنین پرسیاری ئاخرە لە جنابەت ئێمە لە یابان بوو لە چین لە ژاپۆن بەڵێ ئێمە تقریبا 12 ڕۆژ لەوێ کۆنسرتمان بوو بەڵێ جا ئاغای هشمەتی بوو لەوێ کارداری سفارەتی ئێران لە ژاپۆن بوو زۆر پیاوێکی تێگەیشت بوو زۆر ینی بنیامێکی واقعان دانشمەند بوو ئێمە بردە بۆ مەکتەبێک وتی ئەوەڵین قسەی کە مامۆستایانی مەکتەب بۆ منداڵانی کە ئەوەڵین ڕۆژ ئەڕۆن بۆ مەکتەب ئەڵێن کاکە ئێمە وڵاتێکی فەقیرین هیچمان نییە ئەبێ بە مێشکی خۆمان ئەو وڵاتە ئەدارە بکەین ڕاستە ینی ئەیوت پێش ئەوەی
فێری دەرس کە خوێندنیان بکەن فێری خەمخۆری وڵاتەکەیان دەکەن لە ڕۆژی ئەوەڵ پێیان نیشان دەدەن ئێمە ئەبین لە منداڵەکانمان لە ڕۆژی ئەوەڵ خەمخۆریان پێ نیشان بێم کە بۆ ژینگە بۆ ئایەندە بۆ مستەقبل ینی خەمخۆریان پێ نیشان بدەن لا هواە ڕاستە زۆر سپاس دکتۆر کەیوان ئەمجدیان مامۆستا لە زانکۆی سۆران کە ئەم پاشیوە لەگەڵ ئێمە بووی وەڵامی پرسیارەکانی ئێمەداوانی ئێمە بوویت ساعت خۆش زۆر سپاس بۆ جناب کاکە سەفرانگیان فەرموو برا چیت هەیە بۆ ئێمە ئیرۆ نها دو کار حاضرکردنی دوودانە یەک ژێ ئێستا چی دەڵێ مەلاج زیری ئێستا منە تێفەرم ئیرۆ مدی وەختێ سەحەر مەلای جزیری بەزانی یەکسەر مەلای جزیری وقتی سحر و دل برا سندوس دبردی سابله بسی صور و زر نورک منزه و بشر بسکن سیاه خالند رشقا قلين زلف شون أسر أسفت بودار امسج دبر من بس ديعك دانيتي ظنم كروش وهات در سبحان جشاه قدرته فرياد أفغان صد كسر وصفا نشيم لأفقدر ظنم كروش بوهات در سبحان جشاه قدرته
نور زلال قد كست بي أفرنج مثال مطرب ورا وقت ومجال صازبنا يرابنا ساقي ورين شملا حلال جارك سر دمان بمال رنگی لدور جبهتي زازبنا يرابنا الساقي ورين خملا حلال جارك جسر دمان بمال زلفين لدور جبهتي دەنگ خۆش کاک سەفقان سعات خۆش زۆر دەستەوەی سپاس ساڵێ هون خۆش دەست و تکبری چاوتان خۆش بی دەست خۆش کاک سەفخانی بەڕێز سەرچاوێ مێ دەنگێتە لە دنیاە بێت چاوێ منە دەبێژن ئادوێ دەنگ لە دنیای بێ دەنگ لە هەر دنیای ساغ بێت هەر نەمری یعنی دەنگت هەمیشە بەردەوام بی حتا مرۆڤ کۆش دکێ بە کورمانجی دەبێ گا دمرت جەرم دمینە و مرۆڤ دمرن ناو دمینە دەنگ دمینە ئیجا چ خۆی شتێ باش بکو و کارێکی پاک بکو لە باش یعنی شوێنەوار و بەرهەمی تو لە دنیا چ بووە ئەوە دەمێنێ لەبەرەوە هەمیشە گرنگە شتێک بکەی کە ئەو ناوە بە باشی ببینێت بەێ بێگومان بەردەوامی لەسەر بابەتی ژینگە ئەمە باسی لایەنە زانستیەکەیمان کرد لەگەڵ دکتۆر کەیوان ئەو شرۆڤەیەکی زانستی بە بابەتەکە کرد ئەکادمی بوو بەڵام لە ڕوانگە دینیەکەوە لە ڕووی شریعەتی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام چەند گرنگی بە ژینگە داوە و ئایا پاراستنی ژینگە واجبە ئەرکە لەسەر مسلمان اینجا بە تایبەتر لە ڕەمەزاندا لەبەرەوەی لە ڕەمەزان خەڵک زۆرتر ڕوو لە بازاڕەکان دەکا زۆرتر کەلوپەلی خواردن بەکاردەینی زۆرتر حیوانەکان قەرە باڵختر لاورا شەرژێتکەن هەر بیری لە سەرجێکردن و ئەرێ لاوەێ عزیز زۆر هێلکات خوێ هێکاک پێیان بۆ ئەبێ وا بزانم ئەبێ لە هەولێر ببین بۆ دکتۆری نەختی قرسی ویتامینسی یەکین بعدەی بکرێتەوە لەوانەیە کەم بخۆ هیچ ناخوا نبینی ڕەشیقیشە ماشەڵڵا ئەرێ الحمد لله قل أعوذ برب الفلق گوتم ماشەڵڵا چاوێ من دکتۆر میوانێکی دیکەمان هەیە مامۆستا مزەفەر زیاد لەگەڵ مامۆستا مزەفەر شرۆڤەی لایەنی شەرعی بابەتی ژینگە و پارێزی دەکەین وەی سەرسەرا بەخێراتی باشی مامۆستا بەخێر بێی سپاسانەکەم سەلامت بخێرێ لەوانە لێدانیم یەک دقیقە ئەها مامۆستا مزەفەر پێشنێژ و تا خوێنە لە شاری هەولێر یەکێکە لەو مامۆستایانەی کە لە ڕۆی وتاربێژیەوە خزمەتی باشی هەولێر و مسلمانانی کردووە ئەو شەو لەگەڵ ئێمە دەبێت لە پاشیف گەنگەشەی لایەنی شەرعی دەکەین دەمەوێت لەوە دەست پێ بکەم مامۆستا مزەفەر بەخێر بەی زۆر بەخێر لەگەڵ ڕەمەزان کەش و هەوای ڕەمەزان و چۆن دەڕوە الحەمدولله زۆر زۆر باشە زۆر مرتاحین خی گەورە لێمان قبولکە لەو پەڕی باشی زۆر هیلاکیشن لەگەڵ ڕەمەزان و پێداویستەکانی مزگەوت و خەڵک و بەدڵنیاییەوە لەو مانگەیش لەبەرەوەی مسلمانان زیاتر ڕوو لە مزگەوت دەکەن و پرسیاری شەرعیان زیاترە و خەڵکی کەم دەرامە زیاتر ڕوومان تێدەکەوە ئیدی کۆمەڵێک مەسائلی تایبەت بە ڕەمەزان دێتە پێشەوە هەروایە لەشتان ساغبی سەلامەت بن سپاس وەک ئەوەی کە مسلمان واجبە بە ڕۆژ و بی ئاواش واجبە کە ژینگەی بپارێزی لە ڕووی شەرعیەوە بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم صل دەشخۆسفی لە زەنابتان دەکەم سپاسی زەنابتان دەکەم بۆ پێدانی ئەو دەرفەتە و ئەو مەجلیسە خۆشە لەو شەوە پیرۆز و مبارەکە و باسیش لەو تەوەرە و بابەتە گرینگە بکەین بەڕاستی جێگای خۆیەتی لەبەرەوەی ئەگە بێ و لە ڕوانگەی قورئان و سونەت تەمەشا بکەین کۆمەڵێک ئاياتی پیرۆزی قورئان و کۆمەڵێک فەرمودەی سەروەرمان پێغەمبەر صلی الله عليه وسلم
ئاماژەی کردو بە بەها و گرنگی و گەورەی ژینگە لەبەر ئەوەی ژینگە ئەگەر سەرەتا مەجالێکم دەی بریتە لە چی ینی لە هەموو ئەو شتانەی لە ناوە و لە دەرەوە کە دەوری مرۆڤیان داوە بەواتای ئەوە ژینگە و مرۆڤ دوو توخمی کاریگەرن لەسەر یەکتر یعنی هەم مرۆڤ دەتوانی کاریگەری لەسەر ژینگە هەبێ و بیگۆڕی و هەم ژینگەش دەتوانی ژیانی مرۆڤەکان بگۆڕی بخاتە باشییان خراپیەوە بۆیە ئەو دینەی ئێمە دینێکی شمولیە وەک زانایان دەفەرمونون لە هەموو جوانیبەکانی ژیان هەموو لایەنەکانی ژیانی گرتوتەوە وەک بڵێ چارەسەرە لە بۆ هەموو لایەنەکان هەرچی شتێکە لە مەسلحەتی ئینسان و مرۆڤەکان بی دین احتیمامی پێدایە لەبەرەوەی خاوەنی ئەو دینە و شارعی ئەم دینەی ڕەب العالەمینە کەسی لە خوای پەروەردگار باشتر نازانێت چ شتێک باش و شتێک خراپە بۆیە قورئان ئاماژە بۆ دەکە خوای پەروەردگار دەفەرمێ هو الذي أنشأكم من الأرض واستعمركم فيها چەندین ئاياتی تر خوای گەورە دەفەرمێ كلوا واشربوا من رزق الله ولا تعثوا في الأرض مفسدين خوای پەروەردگار دەفەرمێ ئێوەم لەو زەویەدا دروست کردووە بۆ ئەوەی ئاوەدانی کەنەوە بۆ ئەوەی شتی جوانی تێدا بڕوێنن مرۆڤ جێنیشی خوای پەروەردگارە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة ملائكتەکان کە اعتراضیان کرد رب العالمین تۆ شتێک دادەنەی من يفسد فيها يعني کاولکاری دروست دەکە و خوێن ڕێژی دروست دەکە کەواتە ئەوە خوای پەروەردگار ئەوەی مەبەست نییە لە دروستکردنی مرۆڤ لەو کەونە و لەو زەویە بەڵکو مەبەستی و هەدەفی ئێمە چیە ئەو زەویە ئاوەدان کەینەوە ئەو ئیفسادە ببوورە ئەو ئیفساد و فەسادە لە زەوی لایەنی خۆڕەوشت و ئەخلاقا یان پیسکردنی ژینگەشە زانانی مفەسرینی قورئان دەفەرمون هەر کارێک کە بەدکاری بێ یعنی کارێکی نەخوازرا و نەگونجاو بێ لەبەر ئەوەی ژینگە تێکدان شتێکی ئەوەندە بەسیط نییە ژینگە تێکدانیش فەرقی نییە لەگەرەوەی کە تۆ بچی کەسێشتر بکوژی لە ڕوویسی ئەو ژینگەت کە پیس کرد ژیانی هەزارەها کەس دەکەوتە مەدرسیەوە ئێمە بەپێ یەک لەو داتایانێ منەزەمەی سەحەی عالەمی خوێنمەوە دەڵێ ساڵانە نزیکەی 7 ملیۆن بەهۆی پیسبوونی ژینگە ژیانی لێ دەستدەدا کەواتە ئەو کەسە قاتیلەکە ژینگەی خەڵک چونکە ژینگە واتە ژیان بەبێ ژینگە نابی یعنی ئەو وڵاتانەی ئێستا ژینگەیان تێکسوێ لە عالەم تەمەشا دەکەین ڕێژەی کارەساتی مرۆیی زۆر تێیاندا زۆرە ئەجە بۆی ئەگەر تەمەشای هەندێک لە فەرمودەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم دەفەرمێ ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو دابة إلا كان له صدقة رواه البخاري والمسلم دەفەرمێ ئینسانی مسلمان لە ژیاندا هەر دار و درەختێک بچینی و یاخود هەر کشت و کاڵێک بکە زەڕاعاتێک بەرهەم بێنیا ئیسلام ئەوە هەدەفەکەیەتی دەفەرمێتن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر تەیرێک لە ئاسمان بێ دەنوچی لێ بدە و لەژێر سێبەرەکەی بحەوێتەوە یان مرۆڤێک سوودی لێ ببینیتن یان ئاژەڵێکی چوارپێی دوو لە ڕووی زەنابتان و بینەران سوودی لێ بین دەفەرمێ ئەوە دەبتە مای خێر و سەدەقە لە بۆ کەسە تەنانەت فەرموودەی شترمانێ بۆ ئەوەی زیاتر ڕوونیکەینەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بۆ ئەوەی یعنی گەورەترین شتە ئەوە بەڕاستی کە نیشانی خەڵک و مرۆڤەکان بدرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرسێکی زۆر گەورەی داوە دەفەرمێ إن قامت الساعة وفي يد أحدكم فصيلة فإن استطاع أن يقوم حتى يغرس فليغرس يعني هذا منتهى الأمل دەفەرمی ئەگەر یەکێک لە ئێوە یعنی بنەدارێک شەترە نەمامێکی لە دەستدا بوو دەویست بچێنی زەوی جوان بکە ژینگە خۆش بکە زانەت قیمەی عیبادەتە هەمومان لە قیامەت دەترسێن دەفەرمی ئەگەر لە توانەیدا هەبوو بیچێنی تەواوی بکە ئەگەر پێیان گۆ قیامەتیش داهات با خۆی بە قیامەتەکە خەریک نەکە خۆی بەو دارەوە خەریکە بیڕوێنی و گەشت و نەمایەکەی بکات تەنانەت ئەگەر فەرمودەیەشتی شەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ چی دەفەرمێ رأيت رجلا يتقلب في الجنة في غصن شوك أزاله من الطريق وكان يؤذي الناس رواه مسلم دەفەرمێ پیاوێکم دیت لە ناو بەهەشتا بەهۆی ڕۆژی سنەت زۆر نا بەهۆی شەو نوێژ زۆر نا دەفەرمێ ئەو پیاوە خوای تەعالە نیشانی دام بەهۆی یەک لە کردارە جوانەکان دارێکی دڕکاوی لەسەر ڕێگای بوو ئەو دارە دڕکاوی لا برد خوای تەعالە بەهۆی ئەوەی کە ژینگەکەی خاوێن کردەوە جادە و ڕێگایەکی خاوێن کردەوە کە زیانی بە خەڵک دەگەیان ڕەب العالەمین بردیە ناو بەهەشت هەر ئەو خالیقە عەزیمە خوای پەروەردگار لە سوورەتێکی قورئانی پیرۆز باسی خێزانەکەی ئەبوو لەهەب دەکە کە مامی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لە چی باسی دەکە خوای گەورە زەمی دەکە و گلەی لێ دەکا دەفەرمێ في جيدها حبل من مسد زانانی مفسرین قورئان دەفەرمێ خوای تەعالە
گلەیی لەو ئافرەتە دەکە کە ناوی جەمیلێ لەبەر ئەوەی بە حەبلێک بە گوریسێک دەسو دڵک و داری دەینا ڕێگاکەی پیس دەکرد دایدەنا هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەزیەتی پێ بخواتن و جگە لە پێغەمبەری خوش خەڵکی تریشی پێدا دەڕوا منداڵی پێدا دەڕوا پیری پێدا دەڕوا گەورەی پێدا دەڕوا بۆیە ئیسلام هەموو کاتێک دەگە گرنگیدان بە ژینگەدا بووە نمونەچی دی ئەگەر مەزالم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیح المسلم داهاتووە ئەڵێ کاتێک لە کاتی جەنگ و شەڕە کە تەمەشای ئەوڕۆ عالەمی ئەوڕۆ دەکەین لە کاتی شەڕ و حەربە ئەو وڵاتانەی پێشکەوتی دنیا هیچ گرنگێک بە ژینگە نادەن چ کاولکاریەک دەنێنەوە ئەوە رووسیا و ئۆکرانیا شەڕیانە چۆن ژینگەی یەکتریان وێران کردیە چۆن ئەو وڵاتی وێران کردیە ئەوجە محەممەد المستەفا عليه الصلاة والسلام دەیفەرمووی ڕێنمایی سەربازەکانی دەکرد دەیفەرمووی نەکەن ئافرەتەکان بکوژن نەکەن منداڵە شیرخۆرەکان بکوژن نەکەن ئێوە بچن پیر و بە ساڵاچوەکان بکوژن نەکەن بنەدار خورمایەکان ببڕن نەکەن خانوەکان بڕوخێنن نەکەن کاولکاری بنێنەوە بزانە حتا لە حاڵەتی شەڕیشە چەند جوانە بەنسبەت مزگەوت کە خەڵک ڕۆژانە ڕووی تێدەکا لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتێک هەبوو پێی دەگوترا ئیمڕەئەتو السەودا ئافرەتە ڕەشەکە پێستی ڕەش بوو کاری ئەو ئافرەتە چ بوو ناو مزگەوتی پێغەمبەری خوای پاک دەکردەوە یعنی خاوێنی دەکردەوە بۆ مسلمانان بۆنی خۆش دەکرد شەوێکیانە و ئافرەتە نەخۆش دەبێت لە دوای نەخۆشیەکەی وەفات دەکات پێشی وەفاتکە دەڵێتە سەحابە بەڕێزەکان دەڵێ یەک داوام هەیە خوا ئەگەر لە شەودا مردم با پێغەمبەر نێتە سەگۆڕەکەم عەلەیهی سەلاتو وسەلام لەبەرێنەوەکو کافرەکان زەرەری پێ بدەن ناحەزی زۆرە پێغەمبەری خوش عەلەیهی سەلاتو وسەلام بەیانی کردەوە دەڵێ ئەو ئافرەتەی نەدیت فەرمی مالی لا ئەڕاها نایبینم لەکوێ ئەو ئافرەتە پیان وەڵڵا یا ڕەسوڵ الله ئەو شەو وەفاتی کرد یعنی پێغەمبەری خوا بە شتێکی سادەی دانەنا کە ئەوە کارێکی زۆر گەورە دەکە ژینگەی خاوێن کردەوە مزگەوتی خاوێن کردەوە چی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ثم ذهب إليها وصلى عليها ودعا لها شو لاي گۆڕەکەی نوێژی لەسەر کرد دوعاشی لەوە کرد بۆچی بۆ ئەوەی خەڵک بەڵێ بەڵێ وەکو ڕێز بۆەوەی خەڵک بزانی کەسێک کە خزمەتگوزارە زۆر گەورەیە لە یابان ئێستا ئەو یابانە کە پێشکەوتوو بووە یعنی زۆر شتیان بەڕاستی لەو دینەی ئێمە ئیستیفادە کردیا یابان کابرایە کە خزمەتگوزاری ناو شارە ئێمە پێی دەڵێن کەناس ڕێز و احترام بە ئەو برا بە ڕێزانەی کە خزمەتی شار وڵات ژینگە پارێ زۆر جوانە ئەوان ناویان لێ ناچێ ئەندازیاری شارستانی کابرا لە یابان ئەگە کەسێک بوو بە خزمەتگوزاریان بوو بە پارێز برێن پارێزگاری ژینگە بێگومان پلەیە حەری بلند ئاوی حکومەت چی بۆ دەکات حکومەت چی بۆ دەکاتن یەکەم شت خەتی ئەنتەرنێتی فریە دووەم سارەیەکی جوانی دەداتێ سێم خانوویەکی چاچی بۆ دابین دەکە بۆ ئەوەی ئەو کەسە وڵاتی خۆی خۆش بێ کارەساتێکی زۆر گەورەمان لە پێشە خەڵکی مەهاتم لە ڕێگە هەست بە مەسئولیەتی ژینگە چونکە ئەو کەسە ژینگە خەڵکی مەژینگە مامۆستا من پرسیارەکەم هەیە تۆ باسی ئەو هەموو شتە باش و چاکت کرد لە دینی ئیسلامە بەرامبەر ئەو کەسانەی کە ژینگە ئەپارێزن ئەی پێچەوانەکەی چۆنە چ سزایەک هەیە بۆ ئەو کەسانێک کە ژینگەت تێک دەدا لە قورئان باسی ئەوە دەکا کە چیان بەسەردێت بە دڵنیاییەوە لە قورئان خوای پەروەردگار باسی کردووە چەندین ئاەتمان هەیە تێکدانی ژینگە پیسکردنی ژینگە حرامە یەکێکە لە تاوانە گەورەکان هەر قورئان ئاماژەی پێ کردووە بە یەکێک لە سیفەتی دووڕوو منافقەکانی دانەوە من الناس من يعجبك قولك في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام وهذا فرمو إذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد ويقول لها بينز جا بمفسدين باسي كده بتقدر بكسي كاولكار حرام أخوي پروردگار حرامي كردوا كإنسان لسر أو زوية دروا أو دار ودرخت وشاخ وداخ أو ناز ونعمة أخوي يقول بيميدايا بيسي بكي ناشرینی بکەی بێزەلەتی بکەی بیشێوێنی سزایەکی دیاری کراوی لە بۆ هەیە یان حرامە و سزاکی لە قیامەت حرامە بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند فەرمووی دەمانێت دەفەرمێ لا يبولن أحدكم في الماء الراكد دەفەرمێ نەچن دوو لە ڕووی ئێوەی ئازیز و بینەر نەچن میز لە ناو ئاو بکەن دەفەرمێ لەعنەتی خوا لەو کەسەی کە سەر و چاوەی ئاوێک پیس دەکا کە پەیوەستە بە ژینگە لە چ پێک هاتووە لە خۆڵ لە ئاو ونیا و هەروەها لە جەو لەو هەوایی کە خوای پەروەردگار داینایە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خەڵک لە سێ شت هاوبەشن في الكلأ والماء والنار لە جیا و سەوزای و ژینگە و لە ئاو و هەمان شتی لە ئاگر سەیدایم ئانا بەری چەند ڕۆژە یەک کەسێک تێ دەبێژێ مەسەن نە بحاجەت وەختا یەک نیجیرێت کێ حیوانێکی ئاژالێکی دەکوژێ ji بۆ بخۆش بۆ زارۆکێ خوا بەلکی ئێز باوەڕ دکەم حەلالت ئیسلامی دێ
لێ وەختایەک دوێ مەراق و مەزاج و یانژی ئەس حەز دەکەم ئەس نیچیرێ بکەم و سەید بکەم ناخو داوێژی بلکی ئەف ئیسلام چلو لێت نەڕ سەید کە ئینسان نەمحتاج بێ لە ئیسلامدا حرامە جایز نییە بە هیچ شێوەیەک ئاژەڵەکان ئەو حیواناتەی کە هەیە خوای پەروەردگار داینەوە ئەوە ژێکێکە لە جوانی ژینگە بیان کوژی بەبێ هۆ حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم باز دەکە دەفەرمی یەکێک لە پێغەمبەرەکانی بەنی ئیسرائیل لە ژێردارێک پاڵی دابەوە بحەسێتەوە ئەڵێ مێرولەیەک ڕۆی پێیوەدا پێغەمبەرەکەش هەستی بە ئازاری کرد حەستا نەفتی هینا بە شانە مێروستانەکەی داکرد خوای تەعالە قسەی لەگەر ئەو پێغەمبەرە کرد فەرمی ئەی پێغەمبەرەکەم ئەگەر زارێشتر کردارێک لەو کردارانە دووبارە بکەوە قەسەم بە گەورەی خۆم لە پێغەمبەرایەتی دێخم پێغەمبەرە شانە مێروستانێکی ستاندووە لەبەرەوەی پێغەمبەر ساسان دەفەرمی حرامە هیچ کەسێک بۆی نییە بە ئاگر ئازار بە مەخلوقێکی خوای گەورە بگەینی پاشان کوشتن و بڕین یان هەیە شی جەنابەت فەرموون هەر بۆ خۆشی دڵی خۆی ڕاوێک دەکاتن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی ئەگەر یەک چۆڵەکە یەک چێشکە بکوژی لە بۆ حەزی خۆت سوکایەتی بە حیوانێک بکەی نەیخۆی سوود لە گۆشتەکەی نەبینی دەفەرمی ڕۆژی قیامەت خوای تەعالە هەمان سزات دەداتەوە لەبەر ئەوەی تاوانێکی گەورەت کردیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی کابرایەکی دیت مەڕێکی ڕادەکێشا سەری ببڕی زۆر بە شێوازێکی نارەک ڕای دەکێشا فەرمووی وەیلەک قوڕت بەسەری بی واللهی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی کردو ئێمە ئاوا بێڕەحمی بەرامبەر ئەو ئاژەڵە هەرمام و ساڵەم ڕۆژانەیە ڤیدیۆیەک بڵاو بۆوە وەبزانم سۆشەڵ میدیای ڕووداویشدایان ناکە کابرایەک بە سەیارەیەک ئەسپێکی بەست بۆوانێ سیارەکە ئەڕۆی بە خێرایەکی زۆر و ئەسپەکەش بە دوایە ڕای دەکرد گوێ درێژ بوو ئەسب نەبوو گوێ درێژ بوو هەر کامێکیان بێت بێگومان ئەوان توانایکی سنوورداریان هەیە بۆ ڕۆشتن و ڕاکردن لەوە ڤیدیۆیەکی دیکە بڵاو بۆتەوە ئەو هاوکارانم پێم بڵێن ئەوەی کە من بینیمە ڕاستە ئەسب بووە ئەسپێکی قاڵەیی بوو ئەویان لە دهۆ بوو ئەویان لە شوێنێکی دیکە بوو بەناو جادەکەی بەخوای گیراوە بزانم بەڕاستی حاکم سزایدا ئەگەر ئیشی ئەگەر ئەسپێک توانایەکی زۆری ڕاکردنی هەبێ و مەشهور بێ بەوەی کە ئەسب توانای هەیە توانایەکی باشێ لە ڕاکردن بەڵام توانای ئەویش محەددەدا ئەمە سزاکەی چییە لە ئیسلامدا تاوانەکەی چییە لە ئیسلامدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئافرەتێک لە شاری مەدینە پشیلەیەکی لە ماڵەکەی خۆی بند کرد سجن کرد ئاو خواردنی لێ قەدەغە کرد نە ئاو نە نانی نەدایە حتا پشیلەکە دەڵێ زمانی بە عەرزدا بە زەویدا دەشێشە لە برسان لە تێنان مرد دەفەرمێ خوای تەعالە ئاگاداری کردووە لەبەر ئەوەی عەزابی ئەو پشیلەیەدا خوای گەورە بردیە ناوەندی ئاگری جەهەنەم لەبەرچی سجنی کردو قوربان هەر بزانە لەبە خۆشی خۆی بووە یا بزانە زەڕەکی کردیە شتێکی وای کردیە کە ڕێگە پێ نەدراوە بەو شێوازەی بیکوژ بۆیە کوشتنی حیوانات ئازەردانی ئاژەڵەکان حەرامە تاوانێکی زۆر گەورەیە و پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک نمونە دەینەوە ئەڵێ ئەبوو تەلحەی ئەنساری کوڕێکی هەبوو کە دەکا برای ئەنەسی کوڕی مالیک چۆلەکەیەکی هەبوو یان بلبلێک بۆ لە ڕیوایەتەکە دەرێن نەغیر یعنی وەکو بلبل و شتی وا بوو هەیبووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو قەدر و قیمەتەی بە حیوان و ئاژەڵاندایە ڕۆژێک ئەو منداڵە گەمەی پێدەکرد زۆر جار پێغەمبەری خوا دیتی بوو عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک دەچێتە ماڵیان دەزانی ئەو تەیرەی لێ مردیە ئەو بلبلەی لێ مردیە منداڵەکە دەڵێن یا ڕەسوڵ الله یاخوا بەخێر بێ خێرە هاتی دەرێ وەڵڵی بۆ تەعزیە و دڵنەوایی کوڕەکەتان هاتیمە کە ئەو تەیرە گیانی لە دەستدایە و مردیە ئینسان دەبی ئاوا بەڕێز بجولێتەوە تەیرێکم لێ بڕوە وەڵڵاهی ئەمنە تەیرێکم لێ ڕۆشتووە یەکەم ڕۆژی ڕەمەزان دڵنەوای ڕۆژی ڕەمەزانەوە پێ کاکپیان بیرم کەوتەوە و توشمە هەر کەسێک تەیرەکەم بۆ ببینێتەوە خەڵاتیەکەم بەڕاستی چەندم پێداوە سێ خاتی ئەوەی پێئەدەمە و بەس بۆم بێنێتەوە ئەنجا من ویستم پرسیاری ئەوی لێ بکەم دکتۆر بە پێچەوانەوە ئەو کەسانەی کە باڵندە یاخود ئاژەڵێک لە ماڵەکەی خۆیاندا بە خێوی دەکەن و بەڕاستی گرنگی پێدەدەن خۆشەویستی پێئەدەن خواردنی پێئەدەن خزمەتی ئەکەن ئەی چاکەی ئەمانە چییە؟ وسە بۆ منە خۆم حەودانە باڵندەم هەیە لە ماڵەوە بە جۆرە جیاجیاکان کە بەڕاستی ئەوە گرنگیان پێئەدەم وەکو ئینسانێک لە ماڵەکەمدا ینی نمونەیەک دەینەوە بۆی جەنابتان چاکتر یعنی لێک حاڵی بین سەوادی کوڕی ڕەبیع یەک لە هاوڵەکانی پێغەمبەرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێک پێی گوتین بانجی کردین فەرمووی بە خێزانەکانتان بڵێن ئەوانەی کە مەڕ و ماڵات و حیوانەکان دەدۆشن پێیان بڵێن نینۆکەکانیان جوان بکەن فەرمیان بۆ یا ڕەسوڵ الله فەرمی نەوەکو سەری ئەو نینۆکانە گوانی ئاژەڵ و حیوانەکان ئەزیەتدا یعنی ئەوە حەدی منتەهایە ئیسلام ڕێگای نەداوە بە ئازاردانیان
و لە هەمان کاتیشدا ئەگەر کەسێک چاکە بنوێنی لەگەر تەیر و تاڵێکە یان لەگەر ئەوەیەکە ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم مژدەشی پێداینە دەفەرمێ ئافرەتێکی باغیە دەفەرمێ ئافرەتێکی سەرڕۆ یعنی زۆر ملتەزیمیش نەبوو سەگێکی دیت حاشا لە ڕووی جەنابتان و بینەران کە لە تێنان خەریک بوو بخنشێ ئەڵێ چوو بە لەعلەکەی بە پێڵاوەکەی چوو ئاوی هینا و دایە خوای پەروەردگار لەبەر ئەوەی یەک سەگی تێر ئاوکە ڕەب العالەمین بردیە ناو بەهەشت ئەوە ئیسلامە ئەوە دینی ئێمەیە ئەوجا کەسێک کە تێریان دەکە و ئاگیان لێ و گیانیان دەپارێزی و یعنی ئەوە زۆر زۆر میهمە سەید ئەحمەد ڕەفاعی یەک لەو زانایە پایە بەرزانەیە پیاوێکی خواناس و مسلمان یعنی ئەو کابرایە زۆر حیواناتی خۆش دەویست دەڵێ جارێکیان سەگێکی دیت گوڕوو بوو دەڵێ چل دانە ڕۆژ خزمەتم کرد چل دانە ڕۆژ ئەو سەگە گەڕۆم خزمەت کرد نەوەکو لەوەی ترسام خوای تەعالە لە قیامەت بڵێ ئەی ئەحمەد بە زەید نهاتۆ بۆ سەگەی ئەخە نابێ ئمە بێز لە حیوانات بکەین عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ دکتۆر ببورە یعنی کاتمان کەمایە بەسیارێکی گرنگیشمان هەیە کە گرنگە باسی بکەین لە ڕەمەزاندا هەز دەکەین ها لە بۆنەکان زیاتر ژینگە مەترسی پیسبوونی زیاتر لەسەر تایبەتر لە ڕەمەزاندا خەڵک زۆر دەچێتە بازار خەڵک زۆر خواردن ڕەنگە دروست بکە و فڕێی بدا ڕەنگە خەڵک بچی لە مزگەوت بەربانگ بشتێنی ناوچی قسپەکەی فڕێ بدە زۆر بە ئاسانی ئایا لە ڕەمەزاندا ژینگە پیسکردن تاوانەکەی زیاترە وەک لە غەیری ڕەمەزان؟ طبعا لەو مانگەدا چاکە و حەسەنات جیاوازە لەگە مانگەکانی تر وە ژینگەش هەموو ئەوانەی کە لە جیهان ئێستا کار لەسە گرنجیدان بە ژینگە دەکەن مەسەلەن پارێزگاری لە ژینگە دەکەن وە ژینگە بپارێزن لە هەموو مەترسیە گەورانەی کە ڕوبەڕووی ژینگە دەبتەوە ئەوان کار دەکەن ئێستا من راپۆرتێکم خێدۆ لەسەر هەموو هەستیارەکانی ژینگە مەسەلەن ژینگە هەر ئەوە نییە ئەمە سەوزای و مەسەلەن جێگای گەشت و گوزار و سەیرانگاکان بپارێزین جۆرەکانی ژینگە جگە لەوەی کە ژینگەی خۆڕسکمانەیە ژینگەی دەستکردمانەیە دا باز لەوە دەکەن زانایان دەڵێن ژینگەی بینین ژینگەی بیستن ژینگەی تامکردن و بۆنکردن ها چەند جوانە ژینگەی بینین چیە مەسەلەن جەنابەت باست کرد کابرا دەچێتە مزگەوت زۆر شتێکی نەشیاوە دوو لە ڕووی جەنابتان یعنی تفێک لێ فەڕەدە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کەمترین گوناحی ئومەتی خۆم دیت کەسێکە هەست بە مەسئولیەت و بەرپرسیاری نەکە تفڕێ بدە یان ئەو پاژماوەی ناودەوی لە جێگایەک فڕەدە و خاوێنی نەکاتەوە دایکمان عایشە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند باسی گەورەی مزگەوتی دەکرد هەندە زیاتر باسی پاک و خاوێنی مزگەوتی دەکرد کاتمانتەوە بەمە مزەفەر من بەسمە بزانم ئایا پاراستنی ژینگە لە ڕەمەزاندا خێری زیاترە و ئایا پیسکردنی ژینگەش لە ڕەمەزاندا تاوانی زیاترە لە غەیری ڕەمەزان؟ طبعا تاوان خوای پەروەردگار وەکو نیعمەتێک لەگە ئومەتی محەممەد المستەفای کرد لە هەموو کات و ساتێکە گوناح جگە لە ئەشهور الحرم نەبی ئەگەر تاوانەکەت کرد هەر یەک تاوانت بۆ دەنووسرێ بەڵام لەو مانگەی کە هەیە لە مامۆسایان لەو مانگەی دەتوانین بڵێن ئەگەر کەسێک ڕەمەزان خراپترە و زیاترە هەڵەیە نەخێر هەڵە نییە بەڵام ئەوەش ڕەحمەتێکی خوای گەورەیە چاکە بە چەندین قات خوای گەورە ئەجر دەدات و لەگە مانگەکانی تری جیاوازە بەڵام لەو مانگە کەسێک ئەگەر تاوانێکی بکە هەر خوای گەورە گوناحی لۆ دەنووسیتن بەڵام خوای پەروەردگار لەوانە زیاتر لێی تووڕەبی لەبەر ئەوەی خەڵکی زیاتر تعزیب دەدە و زیاتر ئازار دەدە کەوایە پاراستنی ژینگە لە ڕەمەزاندا خێری زیاترە بە دڵنیاییەوە ژینگە زۆر مهمە ئینسان بیپارێزی نەک هە لە ڕەمەزان لە هەموو کات و ساتەکان بە تایبەت ئینسان لەو دەورە ئیمانیە فێری پارێزگاریکردن بی لە ژینگە و هەر یەکیش لە ئێمە مەسئولیەتێکی تەواومان لەسەر شانیە ئەوە بەس بە دایرەک و بە حکومەت ژینگە ناپارێزرێ هەیە ژینگەی وڵاتێک پیس دەکا هەیە ژینگەی شارێک وێران دەکا هەیە ژینگەی شەقامێک ناشرین دەکە هەیە ژینگەی کۆڵانێک ناشرین دەکە گەڕەکێک هەشە ژینگەی بەردەم ماڵەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرمووی جۆگەلەکانتان خاوێنکەنەوە بەردەم ماڵەکانتان خاوێنکەنەوە ناو ماڵەکانتان خاوێنکەن باوەڕکە ئیمامی غەزالی لە ئیحیا علومەدین دەفەرمێت دامەزراندنی ئەو دینە لەسەر ژینگە و خاوێنی دامەزراند ئەم فەرمودەی پێغەمبەر دەردی خوای لەسەر بێ کە دەفەرمێ کلکم ڕاعین وکلکم مسئول عن رعیته هەمومان بەرپرسی نەک بەس دەستەی هەر هەمومان نەک بەس دەستکەی ژینگە خۆی گەورە مۆفەقتان کە سپاس بۆ میوانی ئێمە بووی سپاس بۆ جەنابتان کاگتۆر خۆی گەورە مۆفەقتان کە یا ڕەبی زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ جەنابتان کاتی کاک پەیامە پەیامی عەزیزی ئێستا چیمان پێ دەڵێیت سێری سەفخانەکە وەڵام کاتی کاک پەیامە ئێمە شارێکی وەفاییە وەفایی ئارێ وەڵڵا دەچینە چێندەر دەبا بچینە مەدینە دەبا بچینە مەدینە بەخوا نەبەم بژی کاکە پەیام
مدينة يا مدينة أو شارة شرينا أو شارة شرينا يا جعل موجي قيدينا جي قوري مرسلينا جي فخري مرسلينا يا الله روناكي جاو هرتوي شاهي مدينة هرتوي شاهي مدينة يا دخلت قاب قربان حالي أمد ببينا حالي أمد ببينا يا دبابتينا يا مدينة أو شارة شرينا أو شارة شرينا يا جعل موجي قيدينا جي قوري مرسلينا جي فخري مرسلينا يا شفاي دردو بنينا خدا فرموي لقرآن رحمة للعالمين خدا فرموي لقرآن رحمة للعالمين رحمة للعالمين يا دبابتنا يا مدينة أو شارة شرينا أو شارة شرينا جعل موجي جي قوري مرسلينا جي فخري مرسلينا يا دبابتينا مدينة أو شارع الزور أمينة دبابتينا مدينة أو شارع الزور أمينة خذها لي مال ببورة لبرتها وياسينا لبرتها وياسينا دبابتينا مدينة أو شارع شرينا أو شارة شرينا يا جعل موجي قيدينا جي قوري مرسلينا جي فخري مرسلينا يا أي دستو دستخۆش چاوت کاک دنیای پەیامی بەرز و بەڕێز کاک پەیامی خۆشەویست چیتر کاک پەیامی بەشەرەف و بەرز والله ئەزانیت چی کاک پەیامی بەڕاستی بولبول. لەم بەرنامە زۆری سپادەمان کردووە نه؟ زۆر یەکەم شت إيه. من زۆر فێری زمانەکەی تۆم یعنی هەندێک شت هەیە پێشووتر ئەوە بە جوانی تێنە ئەگەشتم ئێستا جوان ئێستا باشە تێگەم باش گەلێکی باشە ئێ منجی ئێستا توژی سۆرانی داغوی زۆر باش قەسەتکم نەپڕ باش نەپڕها زۆر باش بەڕاستی مانگی ڕەمەزان بە تەواوی لە مناجاتەکانی کاک پەیام بێبەش نەبووین کە بەڕاستی ئەزانین هەوادارێکی زۆری هەیە دایم هەموو شەوێ داوای یا ڕەسوڵڵایە شەی مەدی ناکەن بەڵام من قسە ناکەم بەڵێ هەموو شێ خۆی هەموو شەوێکە ئەمنی بە خۆم ینی بە شخصەن خۆم لە هەمووتان سوودمەند بووم
لكاك دكتور لجناب کاک ئەمیش دەبێت شەو ناشەوێ پێشکەشمان کرد یا رەسوڵ الله شەوی من دیگە بە شەو ناشەوێ باش نەبێ هەر شەو نەوێ ئەمەش خۆش بەخوا کاک دکتۆر من ئیسا ئەو ماشەڵڵا مامۆستاکە ینی ئەوەندە قسەکانی شیرین بوو ئەمە دەمەویست قسە بکەم دەربارەی سەبارەت بە ژاپۆن بڕوات هەبێ ئێمە شەوێک لە ژاپۆن بووین سعاتی دوو شەو بوو یەک یانیم دێ دوو شەو بوو لەگەڵ دۆستان چۆیم لە مارکتێک مۆزێکمان کڕی بڕوات هەبێ مۆزەکەمان چون ئەوێ نەمە دووسێ دانەمان کڕی خواردمان بڕوات هەبێ شاید بژم 2 کیلومتر بەڕێ چوین تا شوێنێکمان دۆزیەوە پێستی زبڵەکەمان خستە ناوی یعنی ئەگەر بتبینی پلیس ئەوەندە غەرامە دەکە ئەوەندە غەرامە دەکە لە ژیانت بێزار دەبی با کەس چای لێرە واکەن ئەڵە جامەکە دایارە با کەس چاوی لێ نەبێ ڕۆژە بەخوا ئەو ڕۆژە ناڵم لەکوێ بەخوا ئەو ڕۆژە لە دەری مزگەفتی بووین کابرایەکی دوکاندار بوو لە دەری دوکانەکەی زەبڵێکی پلاستیکی پێ بوو برا ئەوە چی کارێکە هات بە قورئان ڕێک زبڵەکەی خستە دەری مزگەوتەکە چۆنە دوکانەکەی خۆی دانیشت کارە برا پەیامی عەزیزی دوو شتی گرنگت وت یەک لە قوتابخانە لە منداڵیەوە پەروەردەیان بکەین دوو دەبێ سزا و تاودێری یاسایی هەبی بەسەرەوەی کە ژینگە جنابی دکتۆر مەسەلەن پیس دەکەن جنابی دکتۆر ئەوەی کە خانووی هەیە ئەوەی کە دوکانی هەیە ئەبێ بەیانیان و ئێواران دەری دوکانت و دەری خانووەکەت خۆت جاڕوو گزک بی ینی ئەگەر گزک ئێمەژیم جاڕوو گەز ئەگەر وە معموری شارەوانی تێ ئەگەر ببینێ ئەوە نەزبڵ لە دەری ماڵەکەت هەیە بڕوات هەبێ غەرامەی کە دەکا ینی زۆر باشە میوانێکی ترمان هەیە لە دهۆکەوە هاتیە بانجی دەکەین ماڵی هەژاران بەوردکەم ئێمە باس لە ماڵی هەژاران ناوی پرۆژەکەیانە یان ڕێکخراوەکەیانە میرخان قەهرەمان خێراتی زۆر زۆر بەخێر بێ کاک میرخان سەرسەرێ من ماندی نەبی میرخان قەهرەمان سەرپەرشتیاری ماڵی هەژارانە لە دهۆکەوە هاتی هەڵبەزوان میرخان قەهرەمان ماڵی هەژاران ماڵی سەفقان بەخێر بەی سەر چاو زۆر سپاس مەمنون سەرکەفتی بن ئینشاءالله گەل جەوێ ڕەمەزانێ و شۆلێوە و چاوای بوون و مناجات و چاوای هەیبە ڕەمەزانێ لە تەڤایە مسلمانی جیهانی پیرۆز بێت هەیبە کا خێر و بەرەکەتە ئەو هەیبە وەختێ مرۆڤ نەوە کوردێ ڕۆژەیە گیری کە خودێ تەعالە بەرکی منەتە بێ ڕۆژە بە تا چەند ئەستە مامۆستایوانیمە بەسدا مرۆڤ برسی بدە قەدری برسی مرۆڤێت برسی بزانن برس چەندان نەخۆش احساس و شعوری وان ڕۆزان بەلە ڕەمەزان تا ڕۆدەکی باشە 2011 ez vî karî dikim bes Remezana ev sala xelek hejarî zor a yani şpar pêrar zêdetir e 2011 heta vêgavê ez vî şûrî dikim min herçend de nabim min he xetê qeteh kirî yani ez heta duhekî hatîme vêre ez hezkêm nişa şaşey de 196 mikalime bez bû min vay beriyê hatîn yani bes 196 mikalime bes ez hezkêm nişa şaşey bidim خر اون همي اون نوي خر اون برسي وهجار والله يعني من يعني بس حتى از دوك هات ما فيرا من نفكر من خط قطع كده يعني نوكا ما نظام مرخي بودنان بجني ارخافك عندك بجني باليك يعني فرحان اغا وقت مالاي بانك دا من بدي بدر مالك اغا واندام برلمان خلاك يعني ام چون او مال سوي خانه دي خود يعني مال نوكال كردستان الدهوكي في طرف معكروني ونيسكي كري يعني مالاي بانك دا بي ام آقادار كن امي چونه جربه عزيز بيني برجا هجاري الكردستان يا زور بتراستي الفيري از دا خازش حكومت كم بريكا تلفزيون هوا دنگي ما بقيت جناب حكومت ما كردستاني يعني كومباني وابن شول وابن يعني نوكا دهوكي بري هكاكي بخو كارتون وطاناكي خر كربانا دا عالم خر بشتي والله شرمه نوكا ما يبيع عادي كارتون وطاناكا وقليشي خرجه ويرجع من عائله دي الركابه عدري كابرهات وبنش كيشت خوبه طاناكا خرجه بقولي تشيلك يقولي بام سرش مساجانم بجارجه هجاريه چونكي امن نافدا مد بينن روزانه تلفون دين زاروكي شيرينه يعني راستي
دخواست کم که رب العالمین سروی ملتی سهل کرد ایشالله ملت آمین یا رب، کجاره یا رب. امنا بجن ایلا حکمت دیگر نه بس افروکه وکو ام پیچ داد بینن 13 میلیاردیر کردستان هین این مبارک خودی بده باشەوان زکات هاریکاریە چەند کەسی دەکەن ژمانگە ڕەمەزانە خلال سال و نیوادا ئەها يعني اشين بجمعته 18 هيوادا من 42 كاس بلاف كرين مال برمدا ساكن 42 كاس ميت بلاف كرين زرع كليا چاندنا موخي مجيد بشته مثلا چاندنا جرگي عندك بجنه ميلاك دو كي ميت بلاف كرين راسته خلقي تقصير نكريا يعني خلال 2011 حتى في مشروع منخر واصله وبنفيسين وبامانه 370 دفتر دولاري من تكون كرين انا نعزم اوجه خودیه بس ریکا هندک پیچا حس کن تلویزیون ما هندک برنامه خیری هبن ایش و آزار خلقی بدون دیار کردن یعنی والله از هند مالات بینم انهشم خارنه بخوم بله چوان اون مالکه بو زنگینه بیش یعنی از بجمتا بالیک آرخاف تشیگل یه غریبانو که کورسانی بیجی باور نکرد منه صبحی بلا 10 زنگین گرمه بین انده چنه هند مالا دید چند مالا کابم خوش زاخو چون از سنوری خوب چک شرازم هر چند مدوی از کردستان خیلی کار بگم از خدمت حلب و حتی گرمیان و سلیمانی از خلامین خراب بگم بس پیچی مد بری پیچکی قوی دوری خوی دوست چیرو که ما بیجا اوی زنگین بلا پیچک یعنی زیاده تر بلبن چونکی والله یعنی دوری کابرای که کرک هبی چرای بله سی خوشی کبین ای کرتری نبی رایان بی دکتری گوته توی اول از سریع چاندنا مجیب کرد يعني فقير هندي هات شو دا پارچه خو اردی فروشد من ویدیو بالاف کرد هرچند برا گورای خودید و از دست خوشیلید کم جناب پارزگری دو که پی تکلیف کرد رایان فرق کرد ترکی حتی رایان عملی که عمل خودی کرد بوچی يعني بو يعني بوچی شخصك بمرد صراحة هنده پاره باشا بانوی پرسیار کرد افصال رمضان دا هنگ ده هاریکاریات چند کسی چند خیزانه از چاری کاری کم يعني افروکه شخصك فرحان آقای ساعت 2 نیو رو تلفنم میکرد و کادبچنه دکانه که خضروات عالم بخودشد کرد شخصی ویدیو ده و من تصویر کردم تمام درستی بالا نگیره هات کمامه گریدا یعنی شخصی که هات کمامه خودی ده کس منیز کردن بیشتر من آقا کابرا تجربه 1500 دوی گفتی من خیار و طماطم من از باب حف چیکم بو چی زنگینی منان سختی از دخوازش حکومت کن واضح چرا من کی هاریکاریاتو کرده او زنگین نه هاریکاریت کن بس از چما کی زنگینی هر زنگینه که محترم با استعلامات که بخودانه حاشا ملاقه که بدرگه دیش و آزار خلقی بیجی ناکرد ما کابرای که امریکایی خودی خیرای بنویسه دیشالا حتی وی گاوه با 5 کسا جنا اینا 5 کسا خودی از مالا که بیت حسیم سیکوریتین هر سیکوریتی طالبن اول 2 سال جن بگوره خو خواستی پیچ نابد خودی حال نفسیه بود دو جرم حال حقوق چیروک جی پرناس باور دو پیری هانه ما قال لك دبون ميفان لشونا تا عينك الدهوك الزاخو او جي دزگه خير خوازيه هبو وان جي كار دكر براس يعني فيرا بس بروجي اوبكن هون تاني رمضان كار دكن يا لا انا بس بردام من اول 2012 حتى فيغا من پیچ يعني نو كتو برنامجتو بو رمضان هاریکاریا چند خیزانه دیگه چند تون بیسینه چاورینه تو هاریکاریا يعني از شفقاتی دست بکم بله تقریبا حتی 750 زاروک بیده که باب بن 12 ساله جلگا بکرم حیوانه جی تقریبا حتی 30-40 عائله اشراخ فرحان آقا و ارزاق بتکرین حتی وی گاوه 5 خانی منت آوا کرین نه من خیرخوازه ما خانش دست پیک داوا کرین 28 تا خانیت حجر مید نیجن کرین بو 5 کسا مجن دینان بزگفت کم کار سکن يعني شهيد ذاك المنطقة ما تشهيد كرين وكي هجوم بي يعني دزگيري دا بيجن خاص بي دا عش شوية كدرون دا بكش يعني فرحان آقای قاعة كي بابات ناوي شهيدي چد كد از دست فرحان آقای ما چد كم از حس كم نوكو از المنطقة فرحان آقای از حس كم فرحان آقای الكردستاني زور بن باشا أكيد يعني زنگين قالك يتهي الكردستاني ووانا جي راستي قالك مؤسسات ودزگهين خير خوازية هاي وهاریکاریا خلقی کن بس مدوید او زیادتر هاریکاریا وانه بکن تو چند خیزان نویسین نوکا چاوری هاریکاریا دود کن بیجه زنگینه بلا بین سرخت هاریکاریا تو بکن بقول حتى از دوق قد من صاد ونط وشاش من قانون بس وایبری تاتي بس نوكا يعني بس حتى از دوق قد ما بره يعني نوكا من تو هزار هبن خود من بتريتين
خودی من کوڕەکە قفل کرد از سارات برادێکە من سارات هەوش از خوددا ئەم کەم یعنی ژنکە تەلەفۆنی تێ خودی من نانی نەبخۆم لەگۆر گومانی تا جناب مامۆستا ئەوە کە ئەڵێ نانم نییە بخۆم چەندانە منداڵی هەیە هەی دوو منداڵی هەی هیچ نینە نە ئەوانە کە فەقیر و هەژارن دەمەوێت بزانم چەندانە منداڵیان هەیە ینی چەند نەفەر ماڵە خوددانە منداڵ چەندانە منداڵ سێ تاین چارێ تاین دوێ تاین هەندەکە دەهێ تاین دەستخوا دێ ببەخشە جناب مامۆستا ئەوەی کە نیەتی بۆ دەدانە منداڵی هەیە کاکە یعنی حکوومەت ئەمن بەڕاستی ئەڵێن بخوا یعنی شتێک نییە کە لەسەر ئەوانە کاکە تۆ فەقیری بۆ دەدانە منداڵ دەری فەقیری بەس ئەوە ماویژی فەقیری قەزح نەکەن فەقیری ئەوە مای زانی ئەم وێرە ئەمە بۆ داهاتوو پێیامی عزیزی بەڵام ئێمە ئێستا باسی ئەوە دەکەین میرخان قەهرەمان ئێوە هەنگ چاوە هەریکاریت خۆ وەزعکەن سەر هەژارە یعنی وە ئالیەتەک هەیە تیم هەنا خودی ئالات ئەمە هەمات سیارە مداد ئەرزاقێکی مەتەزە بڵێ ماڵەکە برچێ دیگەمێ هەژارێکە تیژم ساحکەمێ ژنکە خاصی پێچینە بینێت تەلەفۆنە خێرخوازێکم بەختی خودداوی ژنە خاصی پێچینە بینێت خودی دو نەفەر داخۆ انتحارکەن نوکەژیل دوهۆکی داخل شقی داوا بێژێت ئەمیل هەواری چوم هەندە ناف ماڵە بکەری ئەف هەژاری سەدەمەیەکی گەلو بێکاریە بێکاریە یان ئەو نکارن دەست و نگێوان کەسنی نانە بێکاریە ساغلە من ینی بەلێ ساغلە من بەس بێکاریە بەس ئەگەر کار هەبێت بەرو کار پەیدا بکە نەچێترژ ئالیکاریە کار پەیدا بکە ئێمە کار پرۆژەی وەنی هەنە تشتێکی لە گوهون دەرفەتێ کار پەیدا ئیسیسمارێک تشتێکی بکە کارگەهێک تشتێکی بکە vêrê birêka televîzyona dengê xwedgehên me dewlemend da dewlê dengê xwedgehên me kompanya xêrxwaza camêra merda lêb gerin mesela ke malekî pênc kurê tên kurekî we bîne derê û ez vêrî jî ez vê daxwazî min gotiya parlamentara ji ez daxwazê cenabê Serokê Hikûmeta Herêma Kurdistanê dikem ku teqaediyê dest pê biket ez hende nefera pêt hesîmê li mala xwe ê mala xwe یه شولی هنده شولات کن کابرات تعیین 3 میلیون وگرد تقاعد که 700,000 بده 3 نفری دیت هجارا بدعین که از وی داخل ان شاء الله هیوادار این پیامکانت بگه سرکفتی بین ان شاء الله و خود تعالی نمونه ایوه زور بی لکوملگا خلق پیوستی به هاوکاریه و ایمش و کورودا و تایبت لپاشیف ده همیشه منبره چین بو اوی هەم پژیرێک بی بۆ ئێوە کە کاری خێرخوازی دەکەن هەمیش هاندانێک بی بۆ ئەوانەی کە دەوڵەمەندن بۆی زیاتر بدەن ڕۆڵیان هەبووە دەوریان هەبووە بەڵام پێیان دەڵێن ئێوە پێیان دەڵێن کە کۆمەلگا زیاتر پێویستی بە ئێوەیە زۆر سوپاس لە دۆکەوە کە هاتی میوانی ممنونم سەرکەفتم ئینشاءالله موافق ئینشاءالله ئێس سوپاسیاوات کەم ڕاستی بەرنامەیەکی پێشکەفتی ڕاستی بس هم حس کن باشه که استودیو اول دو کیش بچکی هی زا خودت رکاویت دیره ما راسته بەڵام حەز دەکەین بەیەکەوە گفتوگۆکە حەز دەکەین باشتر و گەرم و گۆڕتر دەبێت بۆ ئێوە زەحمەتترە پێگەاندنی پیامەکەتان ڕەنگە باشتر ئەس vêrêjî tişekî dibêjim ez kurê bajarê qesrûkê me ez destê dewlemendên qesrûkê welkem ev hizran û ke ez kem ya xêrxwazî ya xêrxwazên qesrûkî bî meşruعên xeyrî avakina proja xanya em hezken qesrûk bû gelek ciha bite nimûne Kurdistanê xirê ne em bêjin hikûmet حکومتی جی کابره دولت کردی تو جاره بار خودت دا خودت علالی کار میشه دستان خوش موفق ان شاء الله سرکفتیم ان شاء الله هاتینەوە بڕگەی ژنانی خاوەنکار گەنجێک ژنێک کە هێشتا خوێندکارە پرۆژێکی هەیە کە سابوون دروست دەکات شەیدا سەیاد لە ناحیەی سیروانی سەر بە پارێزگای هەڵەبجەوە هاتووە لێرە ئەم شەو میوانی ئێمەیە داوای لێ دەکەین فەرمێت زۆر زۆر بەخێر بیت باشی گیان بەخێر بیت زۆر سپاس بەخێر بیت لە سیروانەوە هاتی؟ بەڵێ ماندوو نەبی زۆر سپاس چۆنی لەگەڵ ڕەمەزان و لەگەڵ ئیش و کارەکانت الحەمدولillah هیلاکنی لە ڕەمەزان زیاتر لە وەختەکانی دی؟ ئەبێوە بەهەر ڕەمەزان زیاتر هیلاکی و ئەوەیە اینجا باسی ئەوما بە بکە بزانیت چۆن سابوونت هەڵبژارد بۆی کە کاری پێ بکەی
دیزایانی پێ بکەی شتی لێ دروستکەی سەرەتا کاتێ حەزمە کرد بزانم چ سابوونێ باشە و کامە بەکاربێنم و ئەوانە سێرچم زۆر بۆ کرد دوای هاتمە سەرەوەی سێرچ بۆ شێوازی دروستکردنەکەی بکەم بزانم ئەمە لە چی دروستەکرێ سیرمە کرد زۆربەی ئەم سابوونانی کە لێرە ئەفرۆشرێن و لە بازاڕەکانە هەن ڕێژەیەکی زۆر چوری بەراز و چوری حیوان و بە زەیتی ئەها ئەو زەیتانی کە بەکارهێنێن لە کافتریاکانە دووبارە فلتەرەکرێنەوە بۆ زەیتانە دروستەکرێن بڕیارم یا خۆم فێرکەم بە شێوازێکی سادە لە ماڵەوە بۆ ماڵی خۆمان و بۆ خۆمی دروست بکەم خۆت سابوون دروست بکەیت بەڵێ خۆم دروستیکەم بۆ زەیتانی کە خۆم پێم باشە و حەزم لێتی ئیتر هەوڵم یا خۆم فێر کرد بە شێوازێکی سادە سەرەتا خۆم فێر کرد لە ماڵەوە لەگەڵ دایکما ڕۆژمە بازار هەنێکە ڕستەی سەرەتایم کڕی 1 لیتر زەیتم کڕێ و ئیتر ئاوە هەوڵم یا خۆم فێرکەم سەرتاس لێم سەقەت بوو سابوونم دروست کرد دامەنا زەیتەکە لە بنەکەیەوە سەقەت بوو داکەتی پێ دەگەتی لە ماڵە وەڵا هیچ دایکم زۆر تەشجیع ئەمەکات بۆی بەردەوام دایکیشم و باوکیشم زۆر زۆر یارمەتیانە دووەم جار دروستم کرد سابوون نەرم دەرەچوو سێم جار دروستم کرد سابوونەکە دەرچوو باش بوو بەس نەوەزانی سابوون ئەبێ دانرێت تا خۆی چارەسەر بکە بەکارم هێنا سەڕومەتمی سووتان هەموو سووتە سابوون ئەبێت چی بێ ئەبێ دای بنیتە ئەبێ داینی تا خۆی چارەسەرەکە ئەو شتانی کە تێکی ئەو مادانی کە تێکی بەیەکەوە تێکەڵ بن و چارەسەر بن پێوتر خۆ چارەسەرکردن کە دەم و چاو سوتا چنی پێچتا چاوەوە زۆری پێ نەچوو چونکە یەک جار بەکارم هێنا ئەمانم تۆزە سووتا بوو زوو چاک بوومەوە ئیتر ئەبێ مانگێک بوو مانگوی حەقلت تەجارە کەسێکی دل وڵۆ لێ هاتی سوتایە کەسی سەرەتا بڕیارم نایبوو بیفرۆشم تەنها بۆ ماڵی خۆمان ئەیتر دوای سەرچی بۆکەم بۆچی ئەبێ مانگێ بۆ 2 مانگدا بنرێت بە پێی نوعی زەیتەکانە گەڕە هەنێ زەیت مانگێ هەنێ زەیت 2 مانگ ئەم جارە کە دامنەوە دروستم کرد بەڵێ سابوونەکە زۆر باش دەرچوو ئەوە دەرچوو زۆر سوودمان لێ ئەبینی لە هەموو ئەو سابوونانە جیاوازتر بوو کە دروستمانە کرد و یان لە بازاڕە ئەمان کرد و زۆر سوودمان لێ ئەبینیم دوای ماوەیە حەزم کرد چەند پێی جێدانم ئەم پێش 3 ساڵ بوو حەزم کرد چەند پێی جێدانم لە ئینستاگرام و فەیسبوک و سناپ و ئەوانە چەند پێیجێکم دانا کە زانیم خەڵک زۆر پێشوازی لێ ئەکات و فیدباکی زۆر باشم بۆ هاتەوە یەکێک ئەیکڕی بە خزمەکانیەوە ئیتر هەوڵم یا حەزم کرد گەورەیکەم بیهێنمە دەرەوە لە ماڵەوە بیکەم بەکارگەیەک ئیتر کردم بەکارگەیەک بەناوی خۆت تۆمارت کردووە ئەو سابوونە بەڵێ کەی کردوتە کارگە 18 چواری ساڵی پەر هیچ نمونەیەک دێ ناو پیشانمانی بێ لە سابوونەکان لە بیرم چ لە بەخوا میوانەکانی ئێمە بەس شتیان لە بیرە چێ کاک پێیان والله ئەوە چەند دوودانە خۆشکی بەڕێزمان هاتن شیرینیان لە بیر کردووە ئەوە جنابەت سابوون لە بیر کردووە سابوون چی دروست دکن چی دروست دکن سابوون لە چی دروست دەکرێت زەیتی چێ زەیتی ڕۆکی زەیتی زەیتون گێزی هەندی کەتان ڕەشکە تو بخۆ زەیتین یاش بازارتینە سەرەتا لە بازارم کردی بەڵام ئێستا جگە لە زەیتی زەیتون هەموو زەیتەکانی تر خۆم بەرهەمێ هێنم ئێستا بەرهەمەکانت بەس لە سیروان و هەڵەبجە دەست دەکەوی یان لە شارەکانی تریشە لە سیروان و هەڵەبجە سلێمانی ڕانیە قەڵازە شیلاتزێ لەو شوێنانە هەیە شیلات دزێش لە هەولێر نییە هەبوو بەڵام ئێستا نییە لە بەرێ من ینی بۆ ئەنواعی پێستەکان هەیە ینی بۆ کەسێک پێستی چاورە یا هیچکە یا مەسەلا بەڵێ 6 جۆر دروستەکەی لەسەر شاشەی ڕوودا و ئێستا دەیبینین شێوازی دروستکردنەکەی زۆر پێستی من کاک پێیان تۆ پێی بڵێ کاک پێیان حساسەتی هەیە بۆ میکەپی کە ئەکرێ بۆ کامێرە ئەنجا ڕۆشتووە دموچای شتۆ بە سابوونێکی هەستەکەم زۆر زۆر خراپ سابوونی ئوتێل اینجا پێستی بۆ خۆی خراپ بۆ چەند ڕۆژ هەر گلەیە کاڵێ پێستم خراپ بووە بە سابوونی ئوتێل چی بەکاربێنە باشە سابوونی ڕەشکە دروستەکەم بۆ پێستی حساس و وشک جا خۆی زەیتی ڕەشکە بۆ حساسەتی پێست و نەخۆشیەکانی پێست زۆر زۆر باشە بە سابوون دروستم کردە ئەوی پێستی وشکە پێستەکەشی شێدارەکاتەوە حساسێتەکەشی نایاڵێ تەنانەت هەبووە ئەگزیمای هەبووە ئەگزیمایەکی سەرەتایی هەبووە سابوونەکەی بەکار هێناوە ئەگزیماکەی پێی چاک بووە پەیامی عەزیزی ئۆردەر داوایکە ئۆردەرە هەدیە نیە بێ ئۆردەرە خۆمان داوایکەین ئەی پارە بدەیت نرخی سابوونەکان لە چەندە لە 4000 5000
4500 هەر یەک دان ولا کیلۆ ئەی باشە دروستەکەی ناوەکەی دیزاین بێ کیلۆ یەکدانە چووکە بە دروستەکە بۆچی هاوکارانمان دەڵێن ڕەنگە نرخەکەی گران بێ لەبەر ئەوەی تۆ 1 کیلۆ زەیتی ڕەشکە ئەکڕی ئەگەر ئەسڵی بێ چەنە پارێ پێ لە کیلۆ زەیتی ڕەشکە لە 5,000 تا 75,000 12 سابوونی لێ دەرەچێت لە 1 کیلو باش ئەگەر سابوونە دروستکەی چەنێکی پێچێ پرۆسەکە ڕۆژێک بۆ میکسکردن و تێکەڵکردن 48 سەعاتانەی هەتا پتەوە بێتەوە ئەی بڕیت و بۆ مای 2 مانگ دایانیت لەکوێ دایانەی لەبەر شوێنی تایبەت سەلاجەی تایبەت یان کەش و هەوا عتیادی لە پلەی گەرمی ژوورا دایانێت ئەیشەی دەخەم بۆ جلکیشەتانە بۆ جلد شوشتن نییە ینی حاڵەتی مەسەلەن پودر بێ پودر بەس بەنیازین دروستیکەین لە داهاتوە ئینشاءڵڵا پلانت هەیە بەوەی کەوا پرۆژەکە بێزگە لە سابوون شتی تریشی لەگەڵ دروست شامپوو بەڵێ لە پێشترا شامپۆشم دروست کردووە بەس تەنها یەک جار دروستم کرد دوایی خوێندنم دەستی پێ کرد من تەلەبم لەبەر خوێندنەکە لە چ خۆناغێکی چ دەخوێنی لە علوم فیزیای زانکۆی سلێمانیم خۆناغی 4 سەخت نییە تو کارگەیەکت هەیە و دەخوێنی و چۆن دەتوانی هەردوو کاربەیەکەوە بکەیت سەختەوەیە بەس لەبەر ئەوەی من حەزم لە ئیشەکە لە کاتی پشوەکانە خەریکی ئەوە بم هەوڵێم تەوازن لە بینی هەردووکیان ناکەم خەریکی ئیشەکەش بوو خوێندنەکە چەند کەس بۆ جنابەت ئیشەکەن 4 کەس بەس من لە کاتی ئاسایە ڕۆژانی ئاسایی بەس ئەو ڕۆژانێک کە ئیشم هەیە ئەو کەسانە ئەهێنم ئیشم بۆ پێنەک دایمی ئەمە هەر کەس دکارێ سابوون دروست بکە و بازار بفرۆشێ موافقە وەرگرتێن مەسەلەن تەرخیص شتەکەی یان نا ئەبێ شەهادە و هەبێ کە تۆ هیچ نەبێ دەورەیەکی بینی بێ بۆ ئەوە اینجا ئەبێ مۆڵەتی تەندروستی وەربگریت مۆڵەتی ژووری بازرگانی بەبێ ئەم شتانە ناتوانێت نێوی چییە نێوی سابوونەکە چیە نیلوفەر نیلوفەر ئێرانیە ناوی ئیرانیە لە بازار هەیە لە سەیدەلی هەیە لە سەیدەلیش هەیە ناوی گوڵێکە ویسمام وەڵامەکە تەواو نەکرد بوو بۆرە باسی ئەوە بکەین کە جگە لە سابوون چیتریش لە پلانە دروستی بکەین شامپۆی قژ و شامپۆی جسم و هەنێک کرێم سیرۆم لەگەڵ زەیتی قژ و ئەو شتانە چاوە خەڵک چ دخوازم بێترشتە چ دخوازن کیجان جوورە حەزیانە چ شتێکە زیاتر لە لای تۆ ئۆردەریەکەن خەڵک سابوونی زەردەچاوە زەردەچوو بۆچی باشە بۆ زیبکەی پێست باشە بۆ کەسانی کە پێستیان چەورە و زیبکەیان هەیە ئەی چیتر پێشگەلەوە کرێماتەکان زەیتەکان زەیتی هەنار زۆر داواکەن زەیتی هەنار دروست دەکەم لە ناوکی هەنار وەکو سیرۆم ئەیەم بە خەڵک لەبەرەوەی زەیتی هەنار زەیتێکی ترشە و ئەسیدا لەسەر پێست زۆر باشە بۆ کەسانی حساسێتیان هەیە پێستیان چەورە و زیبکەیان هەیە باشە ئەی هیچ کۆمپانیایەک هەیە بێ لەگەڵ تۆی ئیش بکات یان پێوتی بێتی بۆی بزنسەکە و گەورەتر بکەیت یان کارگەکە و گەورەتر بکەیت ناوێکی گەورەی بۆ دابرێن وەکو براندە جیهانەکان وەکو سابوونە جیهانەکان بفرۆشێ شتێکی لەم جۆرە ڕووی نەداوە بەڵێ هەبووە بەس مەرجەکانمان تۆزە بەیەکەوە نەگونجاوە دوورترین کەس کە هاتوێ سابوونی لێ کڕوێتی لەکوێ بوو من سابوونم نردۆتە دەرەوەی وڵات چەند دەربە نمونە دانا نەک جوملە ئێستام دەبێت ڕۆژاواز دەبم ئامودێ دوورترین کەس بێ سەفقانە ئەگەر سابوونێکی بێناوی برداتەوە بردە ڕۆژاوە دەستێتە ساوە قسە چییە بۆ ئەو گەنجانەی کە بیرۆکەیەکیان هەیە ترسیان لەوەی هەیەکەوە دەست پێ بکەن ناتوانن بڕیار بدەن جورئەت و بوێری ئەویان تێدانی هەنگاوی یەکەم دەست پێ بکەن ئەوانەی کە بیرۆکەیەکیان هەیە من پێیانەڵم گەورەترین ئیش لە بیرۆکەیەکی بچووکەوە دروست بووە تۆ کە بیرۆکەیەکی هەیە هەوڵی بۆ بە بوونمونە من لە ماڵەوە بەلی ترێزەیت دەسم پێکرد KFC هەیە ئێستا لە هەموو دنیاە بەناوبانگە لە عەرەبانەیەکەوە لە بەردەم ماڵەکەیە دەستی پێکرد ئێستا لە هەموو وڵات و زۆربەی شارەکان لقی هەیە تۆ هەوڵ بە ئەگەر لە شتێکی بچووکیشەوە بێ کە دەست پێکرد ئیشەکە خۆی بەدەستەوەیەت و گەورە ئەبێت تەنها هەوڵدانی بەسە جا باسیەوەت کرد وتیان لە شێلاتجێوە هاتوون سابوونیان لێ کڕێوی جا باسی ئەمە بۆ بکە چۆن بوو شیلاتجێوە چەند راپۆرتێکم بڵاو بوویەوە لە تەلەڤیزیۆنەکان ئەوان لەوێەوە بینی بوویان ناوەناوەیان بە جوملە سابوونە بن بە کۆ ئەیبن بەڵێ بە جوملە ینی خۆیان دوکاندارن یان سابوونەکان دەفرۆشنەوە یان کەسێک ئەیوا بە جوملە بۆ خۆی بەکاری هێنێ خۆیان دوکاندارن
یان سابوونەکان ئەبەن و باش ئەگەر کەسێک ئەم پرۆگرامە ببینێ و بیەوێ سابوون لە تۆ بکڕێت بەڵێ لە ڕێگەی ئینستاگرامەوەیە لە ڕێگەی فەیسبوکەوە لەکوێوە توانێت تۆ بدۆزێتەوە ئەتوانێت لە ڕێگەی ئینستاگرام و فەیسبوک و سناپچات یان ژمارە مۆبایلیان سەردانی معمەل بکە دکتۆر چی لێ پرسی ئەرێ وەڵڵا پێم وایە کاتەکەمان تەواو بوو زۆر سپاس. من مەبەستمە بزانم کە تۆ بیرۆکەی ئەوەت هەیە دەستی خەڵکی تر بگری خولیان بۆ بکەیەوە خولی فێرکردنی سابوون یان جارێ ئەمە ناتوانانی لەبەر خوێندنت جارە هەم لەبەر خوێندن ناتوانم هەم جارە من مامۆستاشم هەیە لە هەنێ بۆنمونە ئەمە هەنێ بەرهەمی جوانکاری تر فێر ببم مامۆستاشم هەیە بەتەم ئەوەش بخوێنمەوە اینجا ئینشاڵڵا لە داهاتوە ئەگەر گونجا ئەوە شەکەین مامۆستاکانە کوێن لەکوێوە هاتوون مامۆستاکانم بە ئۆنلاین دەرزم پێڵەن ئەمریکین هاواتە مامۆستانی لە کوردستان بۆی فێریشتێکی لەو جۆرت بکەن نەزانم لەوانێ من نەزانم نەبێت لەوانەشە هەبێت من ئاگادار نەبم تو بخۆ سابوونە خۆ تەنێ بکارتین یان تشتێکی دیت بکارتینە تو بخۆ تو بە خۆت سابوونی خۆت بەکاردەینی یان سەفقانەی خەڵک لێ کڕێ خەڵک لێ کڕێ کارگەی فرۆشێ خۆی بەکاردەینی بەبستی ئەوەیە کە تۆ بەرهەمەکانی وتی چی؟ وتی خۆم بەکاردەین خۆتی خۆت ئەنە هیچ تر بەکار نایەنی کرێمەکانیش بۆ ئێرانیش هەردووتە بۆ ڕۆژا بۆ بەسە منتەقەی هەورامان چونێوە نزیک بۆ ئەوێ بۆ ئێران هەناردووتە هەر ئەبێ باسی هەورامان لە هەورامان کڕیەوە لە هەورامان لیان کڕێوم بەس ئەها مەگەر بێنە لای خۆم ئێنە لای خۆم لێمە کڕنیان هەڵەبجە هەورامان یەکشتە لە بازاری هەڵەبجە و یان خورماڵ ئێمە بە چەندان سابون لێ بکڕم بێمە بۆ هەورامان اینجا پەیامی عەزیزی ناوەکی دیارە شێداخانە نیلوفەر سابوونی نیلوفەر معقیما دەردەکەم شتێ نەخواستم ئانا دەما کۆرۆنای و دەماوان پێویستی بە سابوون هەیە پێویستی معقیماتە هەیە تا هەوڵ دەدیێت معقیماتاژی دەتوانیت چێ بکی پاککەرەوەی دەست و ئەوانە ینی ئەو دەرسانەی کە دەخوێنی ئەمەشی تێدا هەیە بیریش لەوە کردوتەوە بەڵە بیرم لێ کردوێتەوە ئەتۆم ئانش بم ئەوانەی خێزانەکەتن ئەوانیش فێر کردووە ئەوانیش لە کارگەکە کاردەکان یان بەس خۆت کارەکە دەکەیت ئیشم لەگەڵا ئەکەن یارمەتیم ئەیان بەس ئەوان ئەو ئیشانە ناکەم بۆ نمونە من ڕەچەتەکان ئەەکەم و شێکەڵ یەکەم ئەوان بۆ نمونە سابوونەکە دروستەکەم لە قاڵب دەریێن و ئەی بڕن و لە قاڵب یەکەن لەگەڵ جا خەڵکی ئەوانێکی کڕیویانە لە جنابەت چەند لەو ئیشەی جنابتە ڕازین واتە فیدباکەکانیان چییە؟ فیدبەکەی چۆن ینی فیدباکی زۆر باشم بێتەوە بەجدی هەر کەسێک ڕبێتی هەر کەسێ بەکاری هێنابێ گلەی نەبووە لێ تەنانەت چۆ بە خزم و دەوروبەرەکەشی زان دکتۆر ناوی شەیدا برای من ناوی شەیدای ئەیوەل ناوێک کە چایل جەمە ئافرەتن منبندێکی دیاری کوردستانە ئەرێ من تشتە گوت بە ئەرێ وڵ زەحمەتیە کاری تەچن چ زەحمەتی هەنە یعنی دوێن چ زەحمەتیار دوێن چ ئاستەنگ و قورسایی و ئالنگاری بەردەم کارەکەت چین هاوردەکردنی شتی دەرەوە زۆر زۆر یان لە دەرەوە سابوونە هێنە ناوە بە نرخێکی زۆر هەرزانەی فرۆشنەوە جملەچی ئەیکرە سابوونی بە 250 ینی ئەو هاوردەکردنە سنوورداریش نەکراوە هەر کەسێکە لەسێ ئەتوانێت بەدڵی خۆچەنی بێ هاوردی بکات ئەوە زۆر زۆر کیمیاویە هەمووشی کیمیاویە هیچ بەس هەشە لە دوکانی کۆزماتی کوشتی وایە بوو مندوو باتەوتەتی بە تاریخی کوردستان شتەکەتەوە ینی بە تاریخی کوردستان خۆیان بۆ خۆیان تاریخی لە ئێن نەکەی جنابەت خۆ کیمیاوی نیە تەبیعی طبیعی بەڵێ لە 185 زیاتری زەیتە هیچ مادەی کیمیاوی لەگەڵ تێکەڵ ناکەیت با سابوون عادەتەن بەبێ مادەی کیمیایی نابێت بەس ئەو سابوون هەیە نزیکی دە مادەی تێکرێ ئێمە هایدرۆکسیدی سۆدیۆم بەکارێن کە لە خەڵوزەوە وەرەگیرێت بەرهەم ئانین یانژی ئەم دێژ ئینتاجە ڕۆژانە چەند کیلۆت ئینتاج دکە یا چەند دانەت ئینتاج دکە وەڵا ڕۆژانە نیە زیاتر بەپەی تەڵەب داوام لێ بکەن بۆ نمونەیەکێکەڵە ئەو نەسا ئەگەر شەریکاک ئانا بتەبەنی بکە ئەم بێژن بڵێ زۆرم دەوێت هەڕۆ بشۆن کار چەند کیلوات دەخن هەر ڕۆژێ کیلۆ نا بەدانە چەند دان ڕۆژی 5,000 دانە زیاترەتوانم لە هەموو جۆرە هەموو جۆرەك نا جۆرێک 5,000 دانە لە جۆرێک ڕۆژێک لە هەموو ڕۆژان لە هەموو ڕۆژان زۆرترت فرۆشتبی چەند دانت فرۆشتوە نازانم نازانی نازانم ساوی نەکردووە
باشە ئەمانەیە زۆر سپاس دەکەین أيوة. بەڕاستی نمونەی سەرکەفتی خاتونی إن شاء الله. سەرکەوتوی لەم جۆرە زیاد بێ بەخێر زۆر سپاس. زۆر بەخێر بێ زۆر کە لە زۆر هەڵەبجەوە بەخێر هەتا ئێرە هاتیت. هاتیت زۆر بەخێر بێ کاک سەفخان. سەفخان. کاک سەفخان يا ئەو الله جارەی چمان بۆ يا الله یا مسترانك. الله بەخۆش شێوازەکەی بردیاڵە یا سرچاوة. الله بخير. دیوارەکەمان ڕۆی ما قبل كم ميل بخير. ميجي مستري بانو تسرفر نفيساندي ما متزانه هل بس كي تشكري بجاري چی او كابريك معري رشاني نافي ئەها برادەرەکەت کاک عەبدو ئەمن شارەکەم بە کاک سەفخانی دا تشبو نافي تشبو کاکە عەبدوستەتار عبد الستار مزوريه بەڵێ سلافي ما قال لك يشككي عبد الستار هنا ما هو هالبس تا اوازك جير تشكر اجا هيفي دار ان شاء الله بدلي تبها كي ما يجي هبجي ناف روجاد ابو بلزبو ما تشكر بو مرحبا هي تاجا سرها مرحبا سر دفترا پیغمبرا مرحبا مرحبا هي تاجا سرها مرحبا سر دفترا پیغمبرا مرحبا مرحبا هي نورا نورين مرحبا توي رحمة للعالمين مرحبا مرحبا هي نورا نورين مرحبا توي رحمة للعالمين مرحبا مرحبا سيدي سرور مرحبا اي شافعي روجا محشر مرحبا مرحبا سيدي سرور مرحبا اي شافعي روجا محشر مرحبا مرحبا قاصد رحماني مرحبا تو محمد نوراني مرحبا مرحبا قصد رحماني مرحبا تو محمد نوراني مرحبا مرحبا رزقوي امين مرحبا شرق وغرب تاين رون كرين مرحبا مرحبا رزقوي امين مرحبا شرق وغرب تاين رون كرين مرحبا مرحبا ختم انبياء مرحبا اي تجاسر مرسلان مرحبا مرحبا ختم انبياء مرحبا اي تجاسر مرسلان مرحبا مرحبا يا ابو القاسم مرحبا صوص بتريكات برنادم مرحبا مرحبا يا ابو القاسم مرحبا صوص بتريكات برنادم مرحبا مرحبا هاي تاجا سرا مرحبا
دفترها فخم برا مرحبا مرحبا هي تاج سرها مرحبا وسر دفترها فخم برا مرحبا مرحبا هي نورا نورين مرحبا توي رحمة للعالمين مرحبا مرحبا هي نورا نورين مرحبا وتوي رحمة للعالمين مرحبا